بەشی چوارەم 100 ساڵ نکۆڵیکردن وەک فۆرمێکی جێنۆساید خەسڵەتەکانی کۆلۆنیالیزم لە نووسینی ئیبراهیم سادق مەلازادە. پێشەکی دوای دابەشکردنی کوردستانی ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی بەسەر 3 دەوڵەتدا، نکۆڵیکردن کە فۆرمێکی جێنۆسایدە لە بوون و لە مافەکانی کورد بوو بە سیاسەتێکی بنەڕەتی تورکیا و ئێران و عێراق و سووریا وەک پارادایمێکی هاوبەشی نێوانیان. پرۆسەی جێنۆسایدیش بە هەموو فۆرمە فیزیکیەکانی وەک زمان کوژی واتە لینگویساید، کەلتور کوژی واتە کاڵچرساید، نێر کوژی واتە جێندەرساید، ئێتنۆ کوژی واتە ئێتنۆساید و ژینگە کوژی واتە ئێکۆساید ئامرازگەلێک بوون بۆ لەناوبردن و سڕینەوەی خەڵکی کوردستان بە هەموو پێکهاتە ئاینیەکانیەوە. گرنگی ئەو توێژینەوەش کە بەشێکە لە پرۆژەی ئەم کتێبە لە دەرخستنی ئەو سیاسەتەدایە کە بۆ ماوەی زیاتر لە 100 ساڵە دژ بە کورد و کوردستان پەیڕەو دەکرێت. نکۆڵیکردن بە عەرەبی و تورکی و فارسی دەبێتە ئینکار، بە ئینگلیزیش دەبێتە دینایل، کردەیەکە بۆ ڕەتکردنەوەی بوونێک، شتێک، هەواڵێک، ڕووداوێک یان مافێک. نکۆڵیکردن زاراوەیەکی کۆمەڵناسی سیاسیە بە مانای ڕەتکردنەوەی ناساندنی شۆناسی واتە ناسنامەی گروپێکی مرۆیی. سەرۆکی چاودێری جێنۆساید گریگۆری ستانتن وەک دواهەمین قۆناغی جێنۆساید هەژماری کردووە، واتە ئەنجامدەری جێنۆساید هەمیشە نکۆڵی لەوە دەکات کە جێنۆسایدی ئەنجامدا بێت. ئەوەی لەم بەشەدا مەبەستە 2 جۆرە لە نکۆڵیکردن. جۆری یەکەم نکۆڵیکردنە لەوەی کە کورد وەک نەتەوە خاوەنی دەوڵەتی خۆی بێت و لە کۆمەلگای گەلان یان لە نەتەوە یەکگرتووەکان جێگای شایستەی خۆی پێڕەوا ببینرێت و ببینرێت. ئەم جۆرە لە نکۆڵیکردن تا ئەمڕۆژ بەردەوامە کە بریتیە لە نکۆڵیکردن لە کوردبوون لە دوای واژۆکردنی چەند ڕێکەوتن نامە و پەیماننامەیەکەوە لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە کە تا چرکەساتی نووسینی ئەم بابەتە بۆ داڕشتنەوەی سیستەمی جیهانی مۆرکراون. نکۆڵیکردنەکە لە چەندین فۆرمی جیاوازدا دەردەکەوێت کە پرس و تەوەری سەرەکی ئەم بەشە پێکدێنن. جۆری دووهەم لە دوای پرۆسەی جێنۆسایدکار هەمیشە نکۆڵی لە هەموو ئەو تاوانە نەدەکات کە پەنای بۆ بردوون بۆ لەناوبردنی گروپی بە ئامانجکراو بە هەر یەکێک لەو فۆرمانەی کە چەمکی جێنۆساید پێکدێنن. بەشێکی دی لە تەوەری باسەکەی ئێمە دەچێتە ئەو پانتاییەوە. دوای دابەشکردنی کورد لە دروستکردنی دەوڵەت، قۆناغێکی نوێ لە هەر 4 پارچەکەی کوردستان دەستی پێکرد. قۆناغێک وەک ئیسماعیل بێشکچی وەسفی دەکات. میلەتی کورد بارودۆخێکی هەیە لە بارودۆخی هیچ میلەتێکی کۆلنکراون ناچێت، چونکە زۆر لە بارودۆخی کۆلۆنی خراپترە. لەو بارودۆخە خراپەی کە کۆلۆنی بوونیشی تێپەڕاندووە، نەتەوەی کورد خۆی لە دۆخێکی تازەدا دەبینێتەوە کە هەر 4 دەوڵەتەکە لە دژی خەڵکی کوردستان بە پارادایمێکی هاوشێوە لە چوارچێوەی ئەو دەستەواژەیەی کە ناوە گەلە کۆمەی کۆلۆنیالیزمی هەرێمی گرتویانەتە بەر. ئەوەیش سیاسەتی نکۆڵیکردنە وەک یەک پارادایم کە لە فراوانترین پانتایی نەتەوەیی سیاسی، کۆمەڵایەتی و ئابووریدا پیادە دەکرێن. لەوانە نکۆڵیکردن لە کوردبوون نەک هەر نکۆڵیکردن لە هەموو مافە بنەڕەتیەکانی مرۆڤبوونی کورد وەک مافی زمانی دایک، پاراستنی کەلتور و بەها و نۆرمە کوردیەکان، بەڵکو سەپاندنی سیاسەتی سڕینەوە بە شێوەیەکی بەرفراوان. نکۆڵیکردنێک کە دەچێتە قاڵبی تاوانی زمان کوژی، کەلتور کوژی، نێر کوژی و ئێتنۆ کوژی. لە پاڵ ئەوەشدا هەڵمەتی ڕاگواستنی بە زۆری کورد لە زەیدی خۆیان بۆ شار و ناوچە دوور دەستەکان پەیڕەو کراوە.
وەک ئەنجامێکیش بۆ ڕاگواستن وێرانکردنی ژینگە کوژی لێکەوتوەتەوە. دواتریش هەڵمەتی سەربازی وەک دوایین چارەسەر واتە فاینەل سولوشن لە چوارچێوەی پرۆسەی جێنۆسایددا بەڕێوەچووە. گرنگی ئەم بەشە لەوەدایە کە لە خاڵی دابەشکردنی کوردستان بۆ سەر چوار دەوڵەت نەتەوەکە ناوەستێت، بەڵکو دەڕوانێتە سیاسەتی نکۆڵیکردنی هەر چوار دەوڵەتەکە کە بە شێوەیەکی سیستماتیکانە تا ئەمڕۆ گرتوویانەتە بەر، کە لە پارادایمی سیاسەتێکی گەلە کۆمەیی بەردەوام خۆی دەبینێتەوە. هەر ئەو پارادایمەشە لە فۆرم و جەوهەردا دەمانخاتە بەردەم سیاسەتێکی کۆلۆنیالیستانەی هەرێمی کە لەوێیشدا پرۆسەی جێنۆساید وەک دوایین چارەسەر گیراوەتە بەر. کوردستان چ جۆرە کۆلۆنیەک؟ سیاسەتی نکۆڵیکردن ئاماژەیەکی ڕاستەوخۆ بوو بۆ تێگەیشتن لەوەی کە کوردستان نەک هەردا بەشکراوە و داگیر کراوە، بەڵکو پرۆسەیەکی ترسناکیش لە هەناوی ئەو داگیرکاریەدا لە دژی خەڵکی کوردستان بەڕێوە چووە و دەچێت، کە زۆر جار لە چوارچێوەی ڕێکەوتنامەی هەرێمیدا و هەندێک جاریش ڕەهەندی نێودەوڵەتیان هەبووە و هەیە، بۆ مانایەی سڕینەوە و فەوتاندن و لەناوبردنی کورد دوا ئامانج و خواستی هاوبەشی سیستماتیکی هەر چوار دەوڵەتەکە بووە. کوردستان دابەشکرا و داگیر کرا. خەسڵەتەکانی داگیرکاری هەر وڵاتێک زۆر بە ئاسانی دەکرێت بناسرێنەوە. لەو ڕوانگایشەوە لە دووتوێ خوێندنەوە و ناسینەوەی ئەو خەسڵەتانەدا دەیبینین. لەوە تێدەگەین ئەو سیاسەتێک کە ئەو چوار دەوڵەتە لە دژی نەتەوەی کورد گرتوویانەتە بەر کۆلۆنیالیزمی ڕۆژاوا لە کۆلۆنیەکانیاندا جێبەجێیان نەکردووە. بۆ نمونە کۆلۆنیالیزمی بریتانی لە عێراق هەوڵی نەداوە زمانی ئینگلیزی بەسەر خەڵکی عێراقدا بسەپێنێت، کەلتوری خەڵکی عێراق لەناو ببات و لە زیدی خۆیان دووریان بخاتەوە و ڕایان گوێزێت بۆ شوێنێکی دی یان خەڵکەکەی جێنۆساید بکات. بە پێچەوانەوە کۆمەک و یارمەتی دەوڵەتە تازە دامەزراوەکە دەکات و دەیان ڕاوێژکاری بریتانی بەر لە ئینتداب و دوای ئینتداب دەخاتە سەرکار بۆ بەهێزکردن و سەرڕاستکردن و ئاراستەکردنی دامەزراوە فەرمیەکانی دەوڵەتەکە. بەر لەوەی بەجێشی بهێڵێت بێجگە لە هەوڵدان بۆ دامرکاننەوەی ئەو هەوڵ و کۆششانەی کە دژ بە بریتانیەکان ئەنجامدران، هیچ زیانێکی وای بە خەڵکی عێراق نەگەیاند بێجگە لە کەڵک وەرگرتن لە جێوپۆلۆتیکی عێراق و سەرچاوە ئابوووریەکانی. هەموو دەوڵەتە عەرەبیەکان کە لە ژێر سیستەمی ئینتیدابدا بوون لە دوای جەنگی دووهەمی جیهانی سربەخۆییان بەدەستهێنا. وەک بێشکچی لەو بارەیەوە دەڵێت لە نێوان دابەشکردنی عەرەب و دابەشکردنی کورد و پەرتەوازەکردنیان جیاوازیەکی گەورە هەیە. ئەڵمانیا و کۆریا و ڤیەتنام بە هەمان ڕێگە دابەشکران. بەردەوام نەتەوەی دابەشکراو هەبووە، بەڵام کوردستان لە دوای داڕوخانی ئیمپراتوریەتی عوسمانی لە نێوان دەوڵەتە تازە دروستبووەکان و ئێراندا دابەشکرا تا بە ڕێگەیەکی ئاسانتر ناسنامەی کورد و کوردستان لەناو ببرێت. لەم جۆرە دابەشکردن و داگیرکاریەدا کورد بێبەش بوو لەوەی بەپێی مەرج و بنەماکانی سیستەمی سیاسی کۆلۆنیالیزمی ڕۆژاوا داگیر بکرێت، بە مانای ئەوەی کوردستانی بندەستی عوسمانی وەک نیشتمانێکی سربەخۆ نەناسێنرا، وەک خاکێکی داگیرکراوی تایبەت بە نەتەوەی کوردیش داگیر نەکرا. بەم جۆرە کورد بێبەش بوو لە سیستەمی سیاسی نوێی کۆمەڵەی گەلان بە ناوی سەرپەرشتیکردن یا نوێنەرایەتیکردن، ئەوەی بە ئینتداب یان مەندەیت ناسراوە کە لە 1990دا لە کۆنگرەی ئاشتی لە پاریس بڕیاری لەسەر درا و لە 1920 بە پێی پەیماننامەی سیڤەر سەپێنرا. کوردستانی عوسمانی نەخرایە ناو ئەو سیستەمە، چونکە بە شێوەیەکی سربەخۆ نەکەوتە ژێر دەسەڵاتی هێزە کۆلۆنیاڵەکان فەڕەنسا و بریتانیا و ئیتالیا.
لە پرۆسەی دامەزراندنی دەوڵەتی عێراقدا بەشێک لە کوردستان کە بە ویلایەتی مووسڵ ناسرا بوو و لە ئەنجامی مشتومڕی نێوان تورکەکان و بریتانیەکان خرایە سەر عێراقی تازە دامەزراو. کوردستانی ڕۆژاواش کەوتوبووە ژێر دەستی فەڕەنسیەکان و لە بەشی باکوور دابڕێنراو بە سووریای تازە دامەزراوەوە لەکێنرا. بەشی باکووریش بێژگەلەوەی کە سوپای هاوپەیمانانی پێنەگەیشت ڕێژەیەکی زۆری کورد بەهۆی سۆزی ئاینیەوە نەک هەر بێلایەن نەبوون، بەڵکو پشتیوانیان لە سوپای تورکەکان بە ڕابەرایەتی مستەفا کەمال ئاتاتورک کرد و لە شەڕی سربەخۆیی تورکیا ڕۆڵێکی کاریگەر و یەکلاکەرەوەیان بینی، بەڵام بە قازانجی کورد نا، بەڵکو بە قازانجی تورک. ڕۆژهەڵاتی کوردستانیش وەک چۆن لە سەردەمی قاجاریەکان لەژێر دەستی فارسەکاندا بوو، دوای دامەزراندنی ئێرانی شاش هەر بەژێر دەستەیی لە ناو ئێراندا مایەوە. لە 1960دا ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان داوای کرد هەموو وڵاتە کۆلۆنی کراوەکان سربەخۆیی خۆیان وەربگرن. لە ئەنجامدا زۆربەی وڵاتە کۆلۆنی کراوەکان بە سەروەری و سربەخۆیی گەیشتن، بەڵام کوردستان نەخرایە بازنەی سیستەمی وڵاتە کۆلۆنی کراوەکان، چونکە وەکو بەشێک لە نەتەوەی وڵاتە کۆلۆنی کراوەکان مامەڵەی لەگەڵداکرا، نەک نەتەوەیەک و خاکێکی سربەخۆی کۆلۆنی کراوە. داخۆ چ وەسفێک بۆ کوردستانی دابەشکرا و گونجاوە؟ وەک ئاماژەی پێکرا کوردستان چ وەک یەک پارچە چ پارچەیەک لە پارچەکانی نەخرایە چوارچێوەی ئەو وڵاتانەی کە لە ژێر سیستەمی کۆلۆنیالیزمدا بوون، بەمەش بێبەش بوو لە ئینتدابی ڕاستەوخۆ. لە وەشکاریگەرتر لەسەر چارەنووسی کورد و کوردستان ئەوە بوو بە پێی یاسا نێو دەوڵەتیەکان پارچە دابەشکراوەکانی کوردستان وەک بەشێک لە دەوڵەتە تازە دامەزراوەکانی تورکیا و ئێران و عێراق و سووریا هەژمار کران. بۆیە دەکرێت وەک کۆلۆنیالیزمی هەرێمی وەسفی بکەین بە جۆرێک چوار دەسەڵاتی جێگرەوەی کۆلۆنیالیزم بە کۆمەڵێک وەسف و خەسڵەتەکانی جیاواز و لە یەکچووەوە ئامادە نین دەست لە کوردستان هەڵبگرن کە وێنەی لە مێژووی مرۆڤایەتیدا کەمە. وێڕای ئەوەی کە سیاسەتی هەر چوار دەوڵەتەکە لە زۆر ڕووەوە هاوشێوەن و لە هەندێک جیاواز، بەڵام نکۆڵیکردن وەک یەک پارادایمی هاوبەش دەکرێت دەستنیشان بکرێت. دابەشکردن و داگیرکردنی کوردستان و نەبوونی هیچ دەواازەیەک بۆ سەر سنوورێکی ئاوی گەلە کۆمەی ئەو چوار دەوڵەتەی کە چوار دەوری کوردستانیان داوە ئاسانتر کردووە. ئەگەر فەلەستینیەکان ئیسرائیل وەک داگیرکەر و کۆلۆنیالیست ناوزەد بکەن، ئەوە بۆ کوردستان دۆخەکە جیایە، چونکە کوردستان لەلایەن چوار دەوڵەتەوە داگیر کراوە نەک یەک. بۆیە دەکرێت یان باشترە وەک کۆلۆنیالیزمی هەرێمی بناسرێت. کۆلۆنیالیزمی هەرێمی کۆلۆنیالیزمی ناوخۆیی نییە، وەک ئەوەی کە ڕەشپێستەکانی ئامریکا خۆیان وێنا دەکەن، چونکە هەرێمێکی مێژووی دیاریکرا و تایبەت بە خۆیان نییە. پێچەوانەی کورد کە نیشتمانێکی داگیرکراوی هەیە و سەدان ساڵە لەسەر خاکەکەی نیشتەجێیە. کوردستان کۆلۆنیالیزمی ڕۆژئاواییش نییە کە مۆدلێکی بەسەرچووە و وڵاتێک نەماوە لە نەتەوە یەکگرتووەکان بە کۆلۆنیکراو وەسف بکرێت، بێجگە لە پۆرتۆریکۆ کە لە ژێر دەسەڵاتی ویلایەتە یەکگرتووەکاندایە، لەگەڵ سەحرای ڕۆژاوا کە لە ژێر دەستی مەغریبدایە. بە بنەما لەسەر ئەوەی کە کوردستان نە یەک دەوڵەت کۆلۆنی کردووە و نە کۆلۆنیەکی سنەتی ڕۆژاواییە، هاوکات لەبەرەوەی لەلایەن چەندین دەوڵەتەوە داگیر کراوە و داگیرکاریەکەشی تا ئێستا بەردەوامە، بۆیە دەکرێت کوردستان وەک فۆرمی کۆلۆنیالیزمی تایبەت وەسف بکەین و ناوی بنین کۆلۆنیالیزمی هەرێمی. بەڵام بەر لەوەی وردەکاریەکان لەو پەیوەندەدا گفتوگۆ بکەین، باس لە هەلومەرجی پارچەکانی کوردستان دەکەین لە چوار خەسڵەتی تایبەت بە نیشتمانەکەی و نەتەوەکەی. دواتر دێینە سەر باسی کۆلۆنیالیزمی هەرێمی لە فۆرمی گەلە کۆمەدا. اینجا پەیوەندی نێوان کۆلۆنیالیزم و جێنۆساید هەڵدەسەنگێنین. لە کۆتاییشدا دۆخی کوردستان لە 100 ساڵی ڕابردوودا لە فۆرمە جیاوازەکانی جێنۆسایددا دەخەینە ڕوو. دۆخی کوردستان دوای جەنگی یەکەمی جیهانی
سەرەتا دۆخی کوردستان لە دوای جەنگی یەکەمی جیهانی لە 4 خەسڵەتی سەرەکیدا دەستنیشان دەکەین. مەبەست ناسینەوەی دۆخی کوردستانە دوای دابەشکردنی، چونکە خودی دابەشکردنەکە سەرەتا و نەخشە ڕێگای نکۆڵیکردنە. نکۆڵیکردن لەوەی نەتەوەی کورد جیا لە نەتەوەکانی دیکەی ناوچەکە بێبەشکرا لە مافی بوونێکی یەکسان و هاوتا وەک نەتەوەکانی دیکە. ئەم نکۆڵیکردنە لە کاتێکدا بوو کە کورد هەڵگری هەموو ڕەگەزەکانی مافی سربەخۆیی بوو، هەر لە خاکەوە بگرە تا دەگاتە مێژوو، زمان و کەلتوری هاوبەش. هەرچۆنێک بێت، دوا بە دوای دابەشکردنی کوردستان پرۆسەی نکۆڵیکردن وەک یەک پارادایمی هاوبەشی نێوان هەر 4 وڵاتەکە چووە واری جێبەجێکردن و قۆناغێکی مەترسیدار دەستی پێکرد کە تا ئەمڕۆژ هەر بەردەوامە. زەمینەی ئەو نکۆڵیکردنەش دەتوانین لە 4 خەسڵەتی سەرەکیدا ببینینەوە کە بریتین لە دابڕاو، پەراوێزخراو، بەهاو ئاین کراو و بە ئەوی دیکە کراو. دابران دابڕاو بەرهەمدێنێت. دابران کوردێکی دابڕاو لە هاونەتەوەکانی، هاوکەلتورەکانی، هاوزمانەکانی دروست کردووە. دابران لە خودی خۆیدا هەم ئاسانکاریەک بووە بۆ نکۆڵی لێکردن و هەمیش دەرەنجامێکی سروشتی نکۆڵی لێکردنە. مەبەست لە دابران دابەشکردن و دابڕاندنی بەشەکانی کوردستانە. سەرەتا ڕۆژهەڵاتی کوردستان وەک دەرەنجامێکی شەڕی چاڵدەران لە 1514دا لە پارچە گەورەکەی ژێردەسەڵاتی عوسمانی دابڕێنرا. دواتریش پارچە گەورەکە دوای جەنگی یەکەمی جیهانی دابەشکرا بەسەر 3 پارچە. جەنگی جیهانی و داڕمانی دەسەڵاتی عوسمانی و هەژمۆنی کۆلۆنیالیزم لەگەڵ فاکتەرە ناوخۆییەکان بە یەکەوە و بە ئاستی جیاواز وایان کرد کە کوردستانی عوسمانی لە بەریەک هەڵبوەشێت و خەڵکەکەشی بە یەکجاری لە یەکدی بترازێن و داببڕێن. مێتۆدی دابران و جیابوونەوەی پارچەکانی کوردستان لە یەکدی فۆرم و شێوازی تایبەت بەخۆی هەن. هەموو خاڵەکانیش بە یەکەوە زەمینەیەکی لەباری دروست کردووە بۆ نکۆڵیکردن لە بوون و لە مافەکانی کورد. لە ئاکامدا دابران بووەتە هۆی ئەوەی هەر پارچەیەک بە دۆخێکی داگیرکراوی و پەراوێزخراوی تایبەت تێپەڕ بێت و بمێنێتەوە. داگیرکران و پەراوێزخستنیش توانا و هێز و مێژوو و کەلتور و بەها و نۆرمەکان و خەبات و بەرخۆدانی کوردی پەراوێز و دابەش کردووە. هاوکات دابران کوردی تا سەر ئێسقان لاواز کردووە و هێز و شنگی لێبڕیوە. بەمەش کورد توانای دەست پێشخەریشی لە دەستداوە و ناتوانێت خۆی کۆبکاتەوە و ببێت بە سنتەر، یان زمان و کەلتور و مێژوو کۆیادی خۆی بکات بە سنتەر. دۆخی لاوازبوون و لە دەستدانی دەست پێشخەریش بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر سایکۆلۆژیای مرۆڤی کوردداناوە و تا ئاستێکی زۆر متمانە بەخۆبوونی لە دەستداوە. ئەمەش نامۆبوونی مرۆڤی کوردی لێکۆتوێتەوە. بە جۆرێک دەستە بژێری کورد لە حیزب و گروپە جیاوازەکاندا دەتوانن لەگەڵ داگیرکەری خۆیاندا ڕێک بکەون و بە پاشکۆیەتی ڕازی بن، بەڵام ناتوانن لە نێوان خۆیاندا ڕێک بکەون و تەبابن. ئەمەش سەرسامبوون بە زمان و کەلتوری داگیرکەری بەرهەم هێناوە لەگەڵ ڕازیبوون بە سیاسەتی ئەمری واقع، هاوکات بوون بە بەشێک لە سیاسەت و تێگەیشتنی داگیرکەر. دابران زەمینەی لەباری ڕەخساندووە بۆ گرتنەبەری سیاسەتی پەرتکە و زاڵبە لەلایەن داگیرکەرانەوە. هێزە سیاسی و چەکداریە کوردستانیەکان تا ئەمڕۆ نەک هەر نەیانتوانیوە استراتێجیەکی نیشتمانی هاوبەش بگرنە بەر بۆ ئەوەی بەشێک لە خاڵە نەرێنیەکانی دابڕان کە یەکێک لەوانە لاوازبوونە قەرەبوو بکەنەوە، بەڵکو زۆر جار کەوتونەتە گیانی یەک و شەڕی کورد و کورد بەو هۆکارە هەڵگیرساوە بە پاساو یان پاڵنەری ئەوەی بارودۆخی هەر پارچەیەک لە پارچەکەی دیکە جیاوازە. بەم جۆرە دابران مێژوو چارەنووسی کوردی لێک دابڕیوە. ئێستا کورد لە هەر یەکێک لە بەشەکاندا هاووڵاتی تورک،
فارس یان عەرەبە، بەڵام هاووڵاتی یەکدی واتە کوردستانی نین. نەک هەر ئەوە، تەنانەت نامۆن بە کەلتور و جلوبەرگ و شێوازی ژیانی یەکدیش. هەر پارچەیەک ڕاستەوخۆ لەژێر کاریگەری کەلتور و زمان و هەژمۆنی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری نەتەوەی زاڵی ئەو وڵاتەن کە بەسەریدا دابەشکراون. پەراوێزخراو. پەراوێزخستن پەراوێزخراوی لێ دەکەوێتەوە. پەراوێزخستن وەک پارادایمێکی هاوبەش بە مانای هەژمون بەسەردا کراو دێت. پەراوێزخراو کەسانێکن نەتەوەیەکن کە کلیلی هیچ بەشداریەکی سیاسی، ئابووری یان کۆمەڵایەتیان بەدەست خۆیانەوە نییە. قسە زۆر لەسەر پەراوێزخستن کراوە. ڕۆبێرت پارک پەراوێزخستن وەک دۆخێکی بیرچوونەوە لە نێوان بەلانی کەمەوە دوو جیهان و دوو گروپی کەلتوری جیاوازدا پێناسە و وێنا دەکات. ئادەم ویسبەرگەر لە شرۆڤەکردنی ئەو پێناسەیەی ڕۆبێرت پارکدا دەڵێت پەراوێزخستن کۆمەڵێک ڕووداوی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە کە مرۆڤە پەراوێزخراوەکان تیایاندا واتە لە نێو ڕووداوەکاندا هەندێک لە وەڵامدانەوەی بنیادی ئەنجام دەدەن بە مەبەستی چارەسەرکردن یا کەمکردنەوەی ئەو دوالیزمەی کە تیایاندا دروست بووە. بەم جۆرە پەراوێزخستن وەک پرۆسەیەکی درێژخایەن دەرهاویشتەی دەرونی کۆمەڵایەتی خراپ بە دوای خۆیدا دێنێت. کاتێک باس لە کۆمەڵگەی کوردی دەکەین، دەبێت دۆخی پەراوێزخستنی کورد لە ڕووە دەرونی و کۆمەڵایەتیەکەیەوە لە بەرچاو بگرین. هەرچەندە بەر لە داڕمانی ئیمپراتوریەتی عوسمانی کورد لە پەراوێزدا بوو، بەڵام بێجگە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشەکانی دیکەی وەک یەک جوگرافیا لێکدابراو نەبوون. دوای دابڕانیش ئەو سیاسەتانەی کە لە دژی پارچەکانی کوردستان پەیڕەوکراون هەم لە یەکچوونیان هەبووە و هەمیش جیاواز بوون. سیاسەتەکان لە باشترین حاڵەتدا بریتی بوون لە نکۆڵیکردن وەک یەک پارادایمی هاوبەش. ئەو پارادایمەش بۆ خۆی بووەتە هۆی پەراوێز بوون، نکۆڵیکردن بە مانای تۆ نیت یان هەیت و بەشێکی لە من لە پەراوێزدا. وەک دەرهاوێشتەیەکیش پرۆسەی تواننەوە واتە ئەسیمیلیشن دیوی دووهەمی نکۆڵیکردنە بە مەبەستی نەهێشتنی تایبەتمەندیەکانی کورد لە سەرووی هەموویشیانەوە قەدەغەکردنی خوێندن بە زمانی دایک و سەپاندنی هەژمۆنی زمانی داگیرکەر هەر لە ماڵ و پەروەردە و فێرکردنەوە بگرە تا دەگاتە میدیا و بازار. بەگشتی دەتوانین ناوی بنین پەیوەندی جێنۆسایدکارانەی نێوان داگیرکەر و داگیرکراو لە فۆرمی سنترال و پەراوێزدا کە لە بڕگەکانی دواتر باسی دەکەین. بە هاوئاین کراو. ئاین یەکێکە لە کۆڵەکە بەهێزەکانی شوناس. لە پەیوەند بە نەتەوەکانی دراوسێ و بە دەسەڵاتەکانیانەوە کە داگیرکەری کوردستانن، کورد هاوئاینە. هاوئاینی وەک پارادایمێکی هاوبەش لە نێوان کوردان و نەتەوەی باڵادەست. لە سەردەمی عوسمانیەکان هاوئاینی جۆرێک لە گونجان و قەناعەتی بۆ زۆرینەی کورد دروست کردبوو. ئاین وەک فاکتەرێک بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە دەبینرا. بەڵام کوردە فەیلیەکان لەبەر جیایی مەزهەبیان جیاکاریان لەگەڵدا دەکرا، بۆیە ئامادە نەبوون ڕەگەزنامەی عوسمانی وەربگرن. ئەلەویە کوردەکانیش بە هەمان شێوە لەگەڵ یەکەم ڕەخسانی دەرفەتی خۆجیاکردنەوە شۆڕشیان بەرپا کرد کە چەندین تاوانی گەورە و جێنۆسایدی دێرسیمی بەدوادەهات. ئێزیدیەکانیش وەک پێکاتەیەکی ئاینی لەژێر هەمان فشار و سیاسەتی نکۆڵیکردندا ناڵاندوویانە و ڕوبەڕووی جێنۆسایدیش بوونەتەوە. دوای داڕمانی دەسەڵاتی عوسمانی ڕێژەیەکی بەرچاو لە کوردی موسڵمانی سونی بە بەڵێنەکانی ئەتاتورک فریویان خوارد و بەشداریان لە شەڕی سربەخۆیی تورکیادا کرد. ئەمەش گرێدانەوەی باکووری کوردستانی بە دەوڵەتی داگیرکەری تورک لێکەوتەوە
نەکەر ئەوەندا بەڵکو بەهۆی جیاوازی مەسهەبیەوە زۆرینەی کوردی سوننە مەسهەب کە ئەو کات نزیکەی 50 ئەندامیان لە پەرلەمانی تورکیادا هەبوو پشتیوانیان لە ڕاپەڕینەکەی دێرسیم نەکرد. سەعیدی نەورەس کە ئەوسا کاریگەریەکی زۆری لەسەر کورد و تورک هەبوو ئامادە نەبوو پشتیوانی لە شێخ سەعیدی پیران بکات بە پاساوی ئەوەی کە نایەوێت ببێتە هۆی بە کوشتانی لاوانی کورد و تورک چونکە پێی وابوو هەردوو لا موسڵمانن واتە هاوئاینن. هاوئاینی وای کردووە تووڕەییەکانی خەڵکی کورد دوای ئەنجامدانی هەر تاوانێک دژ بە کورد هەمیشە لە بەرژەوەندی داگیرکەراندا بەتاڵ بێتەوە یاخود کورد دابەش بکات و زاڵبوون بە سەریاندا ئاسان بێت. ئەمەش بووەتە هۆکارێک بۆ لاوازبوونی هوشیاری و ئاگایی نەتەوەیی. ئیدی هاوئاینی لەژێر هەژمۆنی سنترالیزمی ڕەگەزی کەلتوری داگیرکەر سەردەکێشێت بۆ لاوازبوونی شناسی نەتەوەیی کورد لەلایەک و لەلایەکی دی بەهێزکردنی شناسی ئاینی وەک ئەوەی ئێمە هەموو موسڵمانین، ئێمە هەمومان براین. ڕێک ئەو قسانەی کە ئەتاتورک و ئەردۆگان و تەواوی سەرکردە و نخبەی سیاسی و ڕۆشنبیری چوار وڵاتەکە 100 ساڵە دووبارە و چەندبارەی دەکەنەوە. ئاتاتورک لە سەرەتای سەدەی 20 وای دەگوت و ئەردۆگانیش لە سەرەتای سەدەی 21 لە هەڵبژاردنەکاندا لە باکووری کوردستان قورئانی بەرز کردەوە و فەرمانی وەرگێڕانی قورئانیدا بۆ سەر زمانی کوردی. هەڵبەت گوتاری هاوئاینی نەتەوەی باڵادەست لێی سوودمەند و کورد زەرەرمەند بووە. بە ئەوەی دیکە کراو ئەوی دی واتە دیئادر لە پانتایی زانستە کۆمەڵایەتیەکاندا گرنگی زۆری پێدراوە و مانادار کراوە. زولەیخا زوفالس پێی وایە ئەوی دی لە شرۆڤەکردنە کۆمەڵناسیەکاندا بیرۆکەیەکی ناوەندگرایە لە پەیوەند بە بیناکردن و پلەبەندکردنی شناسی زۆرینە و کەمینە چونکە نوێنەرایەتی گروپە جیاوازەکان لە هەر کۆمەلگایەکدا لەلایەن ئەو گروپانەی کە دەسەڵاتێکی سیاسی باڵاتریان هەیە ڕێک دەخرێت. لەسەر ئەو بنەمایەش کورد هەمیشە وەک گروپێکی بیانی نامۆ دواکەوتوو لە پەراوێزدا تەماشا و وێناکراوە. پەرەدایمی بە ئەوی دیکە کراو لە هەر چوار پارچەی کوردستان بە توندی کاری لەسەر کراوە. لە ڕۆژاوای کوردستان بێپەردە بە دەیان هەزار کورد وەک بیانی تۆمار کراون و مامەڵەیان لەگەڵدا کراوە. پێگەی هاوڵاتی هەمیشە لە سەروترە لە پێگەی میوان بیانی و داگیرکراو واتە بە ئەوی دیکە کراو. داگیرکراو واتە ئەوی دی کە گرێدراوە بە پەراوێز دۆخێکی هەڵاوێردەیی سەختە مرۆڤەکان تیایدا هەمیشە لە بەردەم چەندین ئەگەری کراوەدا ژیان دەگوزارێنن بڕیار و چارەنووسیان لە دەستی داگیرکەردایە بە مانایەکی دیکە داگیرکراو هەرگیز هاوڵاتی نییە وەک هاوڵاتیش مامەڵەی لەگەڵدا ناکرێت لە هەلومەرجی تایبەتدا نەبێت. لە دۆخی ژێردەستەییدا مرۆڤەکان بە استراتیژیکی کراوەی نیشتمانی هەوڵی خۆڕزگارکردن دەدەن و هەرگیز بە هەلومەرجەکانی ژیان لە ژێردەستی داگیرکەردا ڕازی نابن. کۆلۆنیالیزمی هەرێمی و گەلەکۆمە وەک پارادایم. زۆربەی هاوپەیمانی و لێک نزیک بوونەوەکانی نێوان چوار دەوڵەتەکە دەکرێت وەک گەلەکۆمە ببینرێت. گەلەکۆمەن چونکە هەوڵ و خەباتی کورد بۆ وەدەسێنانی مافەکانیان لە هەر پارچەیەکی کوردستان ڕاستەوخۆ لەلایەن هەر چوار دەوڵەتەکەوە دژایەتی کراوە و دەکرێت. هیچ دەوڵەتێکی دیکەش نەبووە کە هاوکاری ماف و داخوازیەکانی کورد بکات. ڕێک پێچەوانەی فەلەستینیەکان کەلانی کەم 22 دەوڵەتی عەرەبی سەرزارەکیش بێت هەمیشە پشتیوانیان لێ کردوون. ئەمە لە کاتێکدایە کە فەلەستینیەکان کێشەیان تەنها لەگەڵ یەک دەوڵەتدا هەیە کەچی کورد لەگەڵ چوار دەوڵەتدا. هاوکات فەلەستینیەکان جگە لەوەی کە سنووریان لەگەڵ ئوردن و سووریا و میسر هەیە
سنووری دەریاییشیان لەگەڵ دەریای سپی هەیە. هەمان دۆخ بۆ سەحرای ڕۆژاواش ڕاستە کە ژمارەیەک وڵاتی ئەفریقی پشتیوانی لێ دەکەن. بە جەزایریشەوە کە وەک مەغریب خۆی بە دەوڵەتێکی عەرەبی دەزانێت. لەوەش گرنگتر بەرەی ڕزگاری خوازی سەحرای ڕۆژاوا ساڵانێکە بە فەرمی ئەندامە لە یەکێتی ئەفریقا. ئەم دەرفەت و هەل و پشتیوانیە بۆ کورد نەک هەر نەڕەخساون، بەڵکو کورد ئەگەر لە ئاکامی خەبات و گۆڕانکاریە هەرێمیەکان دەستکەوتێکیشی بەدەست هێنابێت وەک دوو قەوارەکەی باشوور و ڕۆژاوا، ئەوە بە هەموو شێوەیەک هەر چوار دەوڵەتەکە و ئەوانەیش کە پشتیوانیان دەکەن لە هەوڵی بنکۆڵکردنی ئەو دەستکەوتانەدان. گەلە کۆمەکی لە دژی کورد بە ئاشکرا و بەزەقی ئەنجام دەدرێن. تا ئێستا چەندین ڕێکەوتنامە و لێک تێگەیشتن و لێک نێزیک بوونەوە لە نێوان چوار دەوڵەتەکە واژۆ و جێبەجێ کراون بۆ بەگژاچوونەوە و کۆتایی هێنان بە یاخیبوون و ڕاپەڕین و بزوتنەوە ڕزگاری خوازیەکانی خەڵکی کوردستان لە پێناو بەدەستهێنانی مافەکان و ڕزگاری و سربەخۆیی. لەوانە پەیمانی سەعداباد، پەیمانی بەغداد و ڕێکەوتنی جەزایر. سەرەڕای ئەوەی کورد دەوڵەتی نییە و لە نێو چوار دەوڵەتەکەدا دەژین، کەچی لە هەموو جموجوڵێکی سیاسی کورد ترساون و ڕێک کەوتون بە مەبەستی سەرکوتکردن و بەردەوام بوون لە نکۆڵیکردن. زەقترین بەڵگە بۆ سەلماندنی بێگانە بوونی هەر چوار دەسەڵاتی ئێران، تورکیا، عێراق و سووریا ڕێکەوتنامە دەرەکیەکانی ئەو دەسەڵاتانن لە دژی پارچە داگیرکراوەکەی کوردستانی بندەستی خۆیان. ئایا هیچ وڵاتێکی دنیا ڕێکەوتنامەی دەرەکی لە دژی هاوڵاتی خۆی ڕێک دەخات؟ هەر بەتەنیا ئەو ڕێکەوتنامانە ئاماژەی ڕوونن کە ئەو چوار دەوڵەتە خۆیان وەک داگیرکەری پارچەکانی کوردستان بینیوە و پێویستیان بە هاوکاری یەکدی هەبووە لە پێناو درێژەدان بەو کۆلۆنیالیزمە هەرێمیە. پەیماننامەی چوار قۆڵی، سێ قۆڵی یان دوو قۆڵی لە نێوان وڵاتانی داگیرکەری کوردستاندا نیشانەی گرنگن بۆ ئەوەی دیکردن و بە دوژمن هەژمارکردنی کورد لە ناوخۆ و لە دەرەوەی سنوورەکانی چوار دەوڵەتەکە، تا ئەو ئاستەی کە بەردەوام هاوکاری و دەسوەردانیان لە کاروباری یەکتی کردووە لە پێناو سەرکوتکردن و سنوودارکردنی بزوتنەوەی سیاسی و کۆمەڵایەتیەکانی کوردستان و لە یەکتی دابڕینی پارچەکانی و سەرنەگرتنی هەوڵەکان بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە هەر یەکێک لە پارچەکان. لە ئاکامی دابڕاندن، پەراوێز خستن، بە هاو ئاینکردن و بەویدیکردن گەلە کۆمەکردنەکە کاریگەری قورستر و سەختری هەبووە بۆ خەڵکی کوردستان. لێرەدا باس لەو ڕێکەوتنامە سەرەکیانە دەکەین کە لەو 100 ساڵەی ڕابردوودا وەک گەلە کۆمە دژ بە خەڵک و خاکی کوردستان ئەنجام دراون و کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر بارودۆخی سیاسی و ئاسایش و ئارامی کوردستان داناوە. پەیماننامەی هێڵی بروکسل. دوای دامەزراندنی عێراق و لکاندنی باشووری کوردستان بە عێراق، تورکیای تازە بەو بڕیارە ڕازی نەبوو و نیگەرانیەکانی گەیاندە بەریتانیا. لە ئاکامدا لە 1924 کۆمەڵێک کۆبوونەوەیان لە ئەستەمبول ئەنجامدا. لە کۆبوونەوەکاندا کورد ئامادەی ونی ناو گفتوگۆکان بوو. لەوێ نوێنەری تورک بە بەریتانیەکان دەڵێت تورک و کورد ڕۆڵەی یەک نیشتمانن، مەحاڵە لە نیشتمان دا ببڕێندرێن لە پێناو چەند هەزار ئاشوریەک. ئەوەش دووپات دەکاتەوە کە کوردەکانی ویلایەتی مووسڵ چەندین نوێنەریان لە ئەنجومەنی نیشتمانی گەورەدا هەڵبژاردووە. لێرەدا هەرچەندە نوێنەری تورک بەو جۆرە ناوی ئاشوریەکان دێنێت، بەڵام دەبێت ئەو قسەیە لە سەرچاوەی درستەوە پشتڕاست بکرێتەوە. داخۆ خەمی بریتانیەکان کێ و چۆن بووە؟ دەکرێت تێگەیشتن بۆ هەڵوێستی بریتانیەکان ئەوە بێت کە لە مێژ نەبوو ئەرمەنیەکان کەوتبوونە بەر شاڵاوی جینۆساید و ترسیان لە دووبارە بوونەوەی هەبوو. نکۆڵیکردنیش لە کورد بێجگەلەوەی پەیوەندی بە بەرژەوەندیە تایبەتەکانی هەریەک لە بەریتانیا و تورکیا هەبوو، هاوکات لاوازی بزوتنەوەی سربەخۆخوازی کورد هۆکارێکی دیکە بووە لەو سەردەمەدا.
بۆ یەکلاییکردنەوەی پرسی باشووری کوردستان بەریتانیا و تورکیا پرسەکەیان حواڵەی کۆمەڵەی گەلان کرد. کۆمەڵەی گەلانیش لە بەرژەوەندی عێراق و بەریتانیا نەک کورد دان بە لکاندنی باشووری کوردستان کە بە گرفتی ویلایەتی مووسڵ ناسرا بوو بە عێراقەوە دەنێت لە حاڵەتی مانەوەی ئینتداب بۆ ماوەی 25 ساڵ. تورکیا ئەو بڕیارەش ڕەت دەکاتەوە و کێشەکە دەباتە بەردەم دادگای دادی نێودەوڵەتی لە لاهای. لە کۆتاییدا دادگاکەش لە بەرژەوەندی عێراق بڕیار دەدا. ئەم هەموو یەکلاییکردنەوەیە لە بەرژەوەندی عێراق چەند نیشانەیەکی هەن، لەوانە هەژیمۆنی بریتانیەکان بەسەر دامەزراوە نێودەوڵەتیەکانی ئەو کات. قورسبوونی ڕەزای تورکەکان بەهۆی ئەوەی لەلایەک تۆڕاوی جەنگی یەکەمی جیهانی بوون و تۆمەتباریش بوون بە جێنۆساید. هاوکات دەستکورتی کورد نیشان دەدا لە ناوخۆ و لە ڕووبەرە نێودەوڵەتیەکاندا. دواتریش تورکیا هەرواز ناهێنێت. لە 1925 دیسان وەفدێکی دیکە دەنێرێتەوە بۆ ژێنێف بۆ قسەکردن لەسەر ویلایەتی مووسڵ. بەڵام ئەو جارە کۆمەڵەی گەلان داوا لە هەردوو لا بەریتانیا و تورکیا دەکات بە یەکەوە دابنیشن بۆ چارەسەری کێشەکە. لە ئاکامدا دیپلۆماسیەتی ئینگلیز بە پشتیوانی فەڕەنسیەکان سەرکەوت و پەیماننامەی هێڵی بروکسل بۆ دیاریکردنی سنوور واژۆ دەکرێت. ئامانجەکەش نەک گەڕانەوەی مووسڵ بووە بۆ تورکیا، بەڵکو جێگیرکردن و پاراستنی سنوورەکان بوو. پاراستنی ئاسایشی سنوورەکانیش مانای وایە لەو سەردەمەدا کورد بەردەوام لە جم و جوڵدا بوون لە نێوان سێگۆشەی سنوورە تازە دروستکراوەکان و بەردەوام پەڕینەوە هەبووە. سنوورێک کە بووە هۆی دابەشکردنی خەڵکی هەردوو دیوی سنوورەکان و جیاکردنەوەی سەدان ماڵبات لە یەکتی کە تا ئەمڕۆژ ئەم دیاردەیە هەر ماوە و دۆخێکی مرۆیی نائارامی لە هەر چوار دیوی پارچەکانی کوردستان دروست کردووە. ئامانجی سەرەکیش لە پەیمان نامەکە ڕێگرتن بوو لە تورکیا بۆ ئەوەی چیتر ویلایەتی مووسڵ بەهی خۆی نەزانێت و ئاشتی لە نێوان عێراق و تورکیا جێگیر ببێت تا چرکەساتی دەستنیشانکردنی ئەو سنوورانە بە پێی پەیمان نامەکە هاتن و چوون لە نێوان باکوور و باشوور کە ئەو کات یەک بەش بوو بێ کۆنتڕۆڵ بووە و هێڵی جیاکەرەوە لە نێوانیاندا نەبووە. ئەوەی لەو بگرە و بەینەدا سەیرە تورک و ئینگلیز و عەرەب گفتوگۆیان هەیە و کوردیش لەو بارەیەدا پەراوێز و بێکاریگەریە. بەریتانیەکان پێیان وابوو کورد ئاریاین، هیچ پەیوەندیەکیان بە تورکەکانەوە نییە. تورکەکانیش لەو نێوەندەدا دەیان گوت هیچ جیاوازیەک لە نێوان کورد و تورکدا نییە، هەردوو ئومەتیش لە تەک یەکدا ژیاون بۆ چەندین سەدە. ئەی کورد خۆی پێوا بوو چییە؟ کورد خۆی چۆن پێناسە کردووە؟ کورد کە خاوەن ماڵ بوون ڕۆڵیان چی بووە؟ دەبێ بوێرانە دان بەوەدا بنین کە کورد چۆن سەرەتا هەر لە پەراوێزدا بوون ئاواش هەر لە پەراوێزدا ناکاریگەر بوون. بەشێکی زۆریش پێیان وابووە هێزێکی کافر خەریکی دابەشکردنی خاکی موسڵمانانە و ئەوان لەو قۆناغەدا فریوی ئەم بانگەشەیان خواردووە و بوون بە کوتەکی دەستی تورکەکان. میخایل لازارێف لە کتێبەکەیدا ئیمپریالیزم و پرسی کورد جەختی لەسەر یاریەکانی ئەتاتورک لە هەمبەر کورد کردووەتەوە. بەو مانایەی بەشێکی زۆری کورد پێیان وابووە هێزە بیانیەکانی بریتانیا و فەڕەنسا داگیرکەرن، بەڵام تورکیان وەک داگیرکەر نەبینیوە. نەک هەر ئەوە، بەڵکو متمانەشیان بە تورک هەبووە وەک براگەورە بۆ یەکلاییکردنەوەی چارە نووسیان، نەک بۆ خۆیان بڕیانرە چارە نووسی خۆیان بدەن. بەم جۆرە لەو هەموو ململانیەدا هێڵێکی پان و بەرین بەنێو کوردستاندا دەهێنرێت و باکوور و باشوور و ڕۆژاوا دەکەونە ژێر دەستی سێ دەوڵەتی داگیرکەری جیاواز و کورد لە یەکدی جیا دەکرێتەوە. پەیماننامەی سەعداباد. پەیماننامەی سەعداباد لە نێوان تورکیا، ئێران، عێراق و ئەفغانستان لە 1937 لە کۆشکی سەعداباد لە تاران واژۆ کرا و 5 ساڵ درێژەی کێشا.
لە کۆمەڵی گەلانیش بە فەرمی تۆمارکرا. سەعداباد یەکێکە لە پەیماننامەکانی نکۆڵیکردن لە بوون و مافە سیاسی و یاسایی و کەلتوریەکانی کورد. ئەوە ڕاستە کە بریتانیا لەو سەردەمەدا ئامانجی خۆی هەبوو و دەیەویست دەسەڵاتی خۆی لە ڕۆژهەڵاتی دوور و ناوەڕاست لە چوارچێوەی سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی یەکێتی سۆڤیەت و گەشەکردنی ئەڵمانیا و ئیتالیا لە ناوچەکە بەهێز بکات. بەڵام ئەوە ڕووە نێودەوڵەتیەکەی پەیماننامەکە بوو. هەرچی ڕووە هەرێمیەکەیەتی بە ئاشکرا دژ بە سەرهەڵدانی بزوتنەوەی ئازادیخوازی کوردستان بوو لە نێوان عێراق و تورکیا و ئێران کە لەو کاتەدا کورد هەوڵیان دەدا دەوڵەتێکی سربەخۆ بە ناوی کۆماری ئارارات لە باکوور دابمەزرێنن کە بە فەرمی سربەخۆیی خۆیان لە 1927 تا 1931 ڕاگەیاند و بەردەوام بوو. پارێزگای ئاگری ناوەندی کۆمار بوو و لەلایەن کۆمەڵەی خۆی بوونەوە سەرکردایەتی دەکرا. شۆڕشە یەک لە دوای یەکەکانی کورد لە باکوور و ڕۆژهەڵات یەکێک لە هۆکارەکانی پشت پەیماننامەکەی سەعداباد بوو. پەیماننامەکە بریتی بوو لە پارادایمی گەلە کۆمەی هەرێمی دژ بە داخوازیەکانی خەڵکی کوردستان. گەلە کۆمەیەک کە ڕەهەندێکی هەرێمی نێودەوڵەتی هەیە. بەردەوامبوون لەسەر ئەم نکۆڵیکردنە بەڵگەیەکی دیکەی هەم هەرێمی هەم نێودەوڵەتیە بۆ بەخشینی سفەتی کۆلۆنیالیزمێکی نێودەوڵەتی هەرێمی بە هەر سێ دەوڵەتی داگیرکەری کوردستان. پەیماننامەی بەغدا. پەیماننامەی بەغدا دەکرێت وەک دیوی دووهەمی پەیماننامەی سەعداباد تەماشا بکرێت لە ڕووی نکۆڵیکردن لە بوون و مافەکانی کوردە. سەرەتا وەک ڕێکەوتنێکی سەربازی لە نێوان تورکیا و عێراق لە شوباتی 1955 ڕاگەیەنرا. پاشان ئێران و پاکستان و بریتانیا هاتنە ناو پەیماننامەکە. بریتانیا لەو سەردەمەدا ڕۆڵی سەری ڕمی بینیوە لە دژی کشانی یەکێتی سۆڤیەت و کۆمینیزم. ڕاستە بریتانیا و پاکستان ئامانجی خۆیان لەو پەیماننامەیەدا هەبوو، بەڵام پەیماننامەی بەغدا بە هەمان پارادایم و ڕەهەندەوە کەوتە ڕۆژەفەوە. بۆیە لە ناوەرۆکدا ئەگەر پەیماننامەکە ڕەهەندی نێودەوڵەتیشی هەبن، ئەوە ئامانجەکانی لە دژایەتیکردنی بزوتنەوە کوردیەکان ڕوونە. تورکیا و عێراق و ئێران وەک سێ دراوسێ بە پشتیوانی بریتانیا ئەگەر ئامانجان یەکێتی سۆڤیەتیش بوو بێت، ئەوە کورد نیشانەیەکی دیکەی پەیماننامەکە بووە. هەڵوەشانەوەی پەیماننامەکە بەڵام بەردەوامی هاوکاریەکانی تورکیا و عێراق لە دژایەتیکردنی بزوتنەوە کوردیەکان لەسەر سنوور نیشانەی ئەوەن کە کورد هەر لە سەرەتاوە ئامانج بووە تا ئەمڕۆژ درێژە بە پارادایمی گەلە کۆمە بە دژی کورد دەدرێت. پێکهاتنی فەرمی و نافەرمی ئێران، تورکیا و عێراق لەسەر زیندە بەچاڵکردنی هەوڵەکانی سربەخۆیی کورد لە باشوور کە خۆی لە ڕەفراندۆمەکەی 2017دا دەبینێتەوە باشترین نمونەی ئەو گەلە کۆمەیەن. ئەگەر ئامانجی تورکیا و ئێران و عێراق پاراستنی سنوورەکان و لێدان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بێت، ئەی بۆ بریتانیا و پاکستان دێنە ناو پەیماننامەکە. ئەوە ڕاستە کە ئامانجی سەرەکی بەشداربوونی بەریتانیەکان ڕاگرتنی کشانی یەکێتی سۆڤیەت بوو لە ئەفغانستانەوە تا دەگاتە تورکیا، بەڵام لە هەمان کاتیش بزوتنەوە سیاسیەکانی کوردستان لە ڕواڵەتدا هەڵگری ئایدۆلۆژیای چەپی سۆڤیەتی بوون. هێندەی خۆیان وەک کۆمونیست دەخستە سەرشان و هێندە بە ئایدۆلۆژیایەکی دیکە نەناسرا بوون. بۆیە نکۆڵیکردن لە مافەکانی کورد و درێژەدان بە داگیرکاری و سەپاندنی هەژمۆنی تورکیزم، عەرەبیزم و ئێرانیزم گەلە کۆمەیە و هەندێک جار ڕەهەندی نێودەوڵەتیشی وەرگرتووە. پەیماننامەی جەزایر. نکۆڵیکردن لە هەموو جۆرە بوونێکی سربەخۆ بە ئاشکرا لە پەیماننامەی جەزایردا خۆی بەیان دەکات. ئەو پەیماننامەیە لەلایەک بووە هۆی شکستێکی سەربازی و دەرونی بەرفراوانی شۆڕشی ئەیلول لە باشوور لە 1975، لە لایەکی دیکەشەوە زەمینە سازیەکی سەرەکی بوو بۆ پرۆسەی جینۆسایدی کورد بە شێوەیەکی سیستماتیک. بەیاننامەکە لە هەموو ڕێکەوتن و
لێک تێگەیشتنەکانی پێشووتر مەترسیدارتر بوو، چونکە عێراق باجێکی زۆریدا بۆ کۆتایی هێنان بە شۆڕشی ئەیلول. ئەگەر مافەکانی کوردی فراهەم کردبا و خەرجیەکانی شەڕی بۆ ئاوەدانی کوردستان تەرخان کردبا، ئەوە لەوانەیە ئاشتەوایی و ئاوەدانی لە باشوور و لە عێراق لێ بکەوتایەتەوە. بەڵام عێراق ئامادە بوو مل بۆ داواکاریەکانی ئێران بدا بۆ ئەوەی دەستی ئاواڵە بێت بەردەوامی بە داگیرکاری و پرۆسەی تەعریبی کوردستان بدات. پێدەچێت ئەمەش سفتێکی هاوبەشی زۆربەی داگیرکەرانی خاک و نەتەوەکانی دیکە بێت، زۆرداری بەرامبەر نەتەوەی داگیرکراو لە ناوخۆ ملکەچی بۆ هێزە دەرەکیەکان. بە پێ پەیماننامەکە عێراق بە ئێرانی ڕاگەیاند کە ئامادەی جێبەجێکردنی هەموو داواکاریەکانیەتی ئەگەر کۆتایی بە پشتیوانی شۆڕشی کورد بێنێت. ئیدی بە نێوەندگیری سەرۆکی ئەوسای جەزایر هەواری بومەیدیەن و بە ئاگاداری ئەمریکیەکان و زۆرێک لە وڵاتانی عەرەبی لە ئازاری 1975 شای ئێران و سەدامی عێراق لە میانەی کۆنگرەی ئۆپێک لە جەزایر پەیماننامەی جەزایریان ئیمزا کرد. بێجگە لەوەی کە پەیماننامەکە پارادایمی گەلە کۆمە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەیان دەکات، خاڵەکانی پەیماننامەکە زەمینە سازیەکی ترسناکە بۆ دابڕاندن و خنکاندنی باشووری کوردستان و ڕاگواستنی کورد بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان. بە پێ پەیماننامەکە بڕیاردرا بە درێژایی سنوورەکانی ئێران عێراق، تورکیا عێراق و سووریا عێراق بە قوڵایی 20 کیلومتر هەرچی ئاوەدانی و سەرچاوی ژیان هەیە بڕوخێنرێت و بسرێتەوە. ئیدی لە 1978 ئەم کارە ڕوخێنەرە خرایە بواری جێبەجێکردنەوە. زیاتر لە 872 گوند و ئاوەدانی هەڵتەکێنران و دانیشتوانەکانیشیان لە بارودۆخێکی سایکۆلۆجی و بژیوی زۆر نالەباردا ڕاگوێزران و لە ئۆردوگا زۆرە ملیەکاندا نیشتەجێکران. ڕێکەوتنامەی ئەدەنە هەرچەندە کۆمەڵێک کێشەی لاوەکی هەبوون لە نێوان سووریا و تورکیا، بەڵام خاڵی هاوبەشی سەرەکی نێوان هەردوولا هەمیشە نکۆڵیکردن و لێدانی مافەکانی کورد بووە. کێشەکانی نێوان ئەو دوو وڵاتە زۆرن، بەڵام نکۆڵیکردن لە بوونی کورد و نکۆڵیکردن لە دەستە بەرکردنی ژیانێکی ئاشتیانە و وەک هەفی نێوان کورد و تورک و عەرەب هەمیشە وای کردووە ئەو وڵاتانە لە پارادایمی گەلە کۆمەدا کێشەکانیان وەلا بنێن و لە دژی کورد ڕێک بکەون. کاتێک تورکیا لە 1952 دەبێتە ئەندامی ناتۆ، ئەمە وا دەکات سووریا زیاتر بەرەو تەوەری یەکیەتی سۆڤیەت لار بکاتەوە. لە 1998 تورکیا هێزەکانی خۆی لەسەر سنوورەکانی سووریا کۆ دەکاتەوە و هەڕەشەی پەلاماری سەربازی دەکرد ئەگەر سووریا عەبدوڵڵا ئۆجالان و پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەسەر خاکی سووریا و لوبنان دەرنەپەڕێنێت. وەزیری دەرەوەی ئێران و میسر کەوتنە ناوبژیوانی. لە ئەنجامدا دانوستان لە نێوان هەردوولا لە هەمان ساڵ لە بەندەری ئەدەنە دەستی پێکرد. لە ئاکامدا ڕێکەوتنامەی ئەمنی ئەدەنە لە نێوان هەردوولادا واژۆکرا. بەمەش جارێکی دیکە گەلە کۆمە بەڕەهەندی نێودەوڵەتیەوە لە دژی کورد دووبارە کرایەوە. بە پێ ڕێکەوتنامەکە تورکیا تا ئێستا کاری سەربازی لە ناو سنوورەکانی سووریادا ئەنجام دەدات. پەلاماردانی ئەفرین و سەریکانی و گڕی سپی و پێشێلکاریە بەرفراوانەکانی چەکدارە تورکەکان و گروپە ئیسلامیەکان دژ بە کورد لەو ناوچانەدا ڕاستی پارادایمی گەلە کۆمە دەسەلمێنن کە بەبەر چاوی هێزەکانی ئامریکای سەردەمی ترامپ و رووسیا و وڵاتانی هاوپەیمانی دژ بە داعش ئەنجام درا. لەپاڵ ئەمە ئەم ڕوودا و پێشهاتانە حقیقەتی کۆلۆنیالیستانەی هەرێمی نیشان دەدات. هاوکات کردداری هێزەکانی تورکیا و میلیشیا ئیسلامیەکانی پرۆسەی جنۆسایدکردنی کورد وەک نەتەوە و کەلتور و زمان و ژینگەکەی دەخاتە ڕوو. کردارگەلێک کە تیایدا هاوڵاتیانی مەدەنی کورد بە ئامانج دەکرێن و زەوی و زار و باخەکانی زەیتونیش هەڵدەتەکێنرێن.
ڕێکەوتنامەی تورکیا و عێراق بۆ سنوور بەزاندن. تورکیا لە دوای دامەزراندنیەوە لە 1923 چەندین ڕێکەوتنامەی لەگەڵ عێراق واژۆ کردووە بە مەبەستی سنووردارکردنی چالاکیە سیاسی و سەربازیەکانی هێزە کوردیەکان. لەوانە ڕێکەوتنامەی هاوڕێیەتی و دراوسێتی باش لە 1946 و ڕێکەوتنامەی هاوکاری و ئاسایشی سنووری نێوان عێراق و تورکیا لە 1983. هەرچەندە ڕێکەوتنامەکەی 1946 بە پێی ڕاگەیاندنی خۆیان زیاتر پەیوەندی بە ئاوی فۆراتەوە هەبوو، بەڵام ڕێکەوتنامەی دووهەم لە 1983 بۆ ڕێگریکردن بوو لە پلانەکانی پەکەکە لە بەستنی کۆنگرە لە عێراق. ئەو کات شەڕی نێوان عێراق و ئێران لەلایەک و کورد و حکوومەتی عێراق لەلایەکی دیکەوە لەو پەڕی گەرمیدا بوون. ئەو پەرەسەندنانە لە شەڕ نیگەرانی بۆ تورکیا دروست کرد، بۆیە لە 1983 ڕێکەوتنامەیەکی لەگەڵ عێراق واژۆ کرد بە ئامانجی پاراستنی ئاسایشی سنوورەکانی نێوان هەردوو وڵات. ڕێکەوتنامەکە ڕێگای بە تورکیادا بە قوڵایی 10 کیلومتر بچێتە ناو خاکی باشووری کوردستان لە 2007دا لە سەردەمی سەرۆکوەزیرانی عێراق نووری مالکی لەسەر بنەمای ڕێکەوتنامەکەی 1983 ڕێکەوتنامەیەک لە نێوان تورکیا و عێراق بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی تێرۆر واژۆکرا. لەمەشدا ڕێگا بە تورکیادرا ئۆپراسیۆن لەناو خاکی باشوور ئەنجام بدات. تا ئێستاش هێزەکانی تورکیا بەبەر چاوی عێراق و ئامریکا و هێزە هاوپەیمانەکانیان و بە تێگەیشتنی ئێرانیش بەشێکی زۆر استراتیجی لە باشووری کوردستان داگیر کردووە و بەردەوام ئۆپراسیۆنی گەورە و بچووک لە قوڵایی هەرێمی کوردستان ئەنجام دەدات. وێڕای هەموو ئەو ئۆپراسیۆنانەش کە ڕۆژانە لە ڕۆژاوای کوردستان ئەنجامیان دەدات. ئەمەش جارێکی دیکە پارادایمی گەلە کۆمەی هەرێمی و نێودەوڵەتی نیشان دەدا و دەسەلمێنێت. میساقی یەکێتی سێقۆڵی وڵاتانی عەرەبی. سووریا و عێراق ئەو دوو وڵاتن کە تەوژمی ناسیۆنالیزمی شڤێنی عەروبەوی ئاراستەیان دەکات. یەکێتی نێوان سووریا و میسر قۆناغێکە کە تێیدا بڕیاری پشتێنەی عەرەبی لە سووریا دەدرێت. دوای هەرەسهێنانی یەکێتیەکەش ئەم جارە هەوڵێکی سێقۆڵی سووریا، عێراق و میسر دەست پێ دەکات بە ناوی میساقی یەکێتی سێقۆڵی وڵاتانی عەرەبی. لە میساقەکەدا 4 لایەن بە دوژمنی نەتەوەی عەرەب دادەنرێن و بە جودایی خواز ناوزەت دەکرێن کە کورد یەکێکیانە. دیارە لەو کۆبوونەوانەی کە کراون بە پێی داکیومنتەکان باسکردنی مەترسی بوونی کورد هەمیشە بابەتێکی ئامادە بووە. تالب شەبیب، وەزیری دەرەوەی ئەو کاتی عێراق، لە یەکێک لەو کۆبوونەوانەدا دەڵێت لە عێراق ملوێنێک کورد هەن بە یەکێتی عەرەب خۆشحاڵ نین. جگە لەوەش لە داکیومنتەکاندا زمانی فەرمی یەکێتیەکە زمانی عەرەبیە و ناوی عەرەبیش بە هەموو ناونیشانەکانەوە دەلیکێنرێت بێ ئەوەی هیچ ئاماژەیەک بە گروپە نائعەرەبیەکان بکرێت. بەم جۆرە بەردەوام بیرکردنەوەیەکی نیگەتیڤ دژ بە کورد هەبووە و لەسەر ئەو بنەمایەش هەنگاویان ناوە و هەندێک جار بە جودایی خواز، بە جەیبی ئەمیل و بە خەوەنە ناوزەت کراون. خەسڵەتەکانی کۆلۆنیالیزم و پارادایمی پرۆسەی جنۆساید. ئێنسایکلۆپیدیای فەلسەفە کۆلۆنیالیزمی وەک پەیڕەوکردنی هەژمۆن ناساندووە و وەک ملکەچکردنی نەتەوەیەک لەلایەن نەتەوەیەکی دیکە وەسف کردووە. بەو پێیە یەکێک لە خەسڵەتە گرنگەکانی کۆلۆنیالیزم سەپاندنی زمان و ئابووری و بەها کەلتوری و نۆرمەکانی خۆیەتی بەسەر کۆلۆنیزەکراودا. فەرهەنگی کۆلنسی کۆلۆنیالیزم بە مانای ڕاپەڕاندن دەناسێنێت، وەکەوەی وڵاتێکی بەهێز ڕاستەوخۆ وڵاتێکی لاواز کۆنترۆڵ بکات و سەرچاوەکانی داهاتی وڵاتە داگیرکراوەکە لە پێناو زیادکردنی هێز و سامانی خۆی بەکاربێنێت. بۆ ئینسایکلۆپیدیای وێبستەر کۆلۆنیالیزم سیستەمە یاخود سیاسەتی نەتەوەیەکە
لە پێناو فراوانکردن و پاراستنی دەسەڵاتەکەی بەسەر خەڵک و هەرێمەکانی دیکەوە. لە ڕوانگەی ئۆستر هاملەوە ڕۆجەر تێنیوەر دەڵێت جەوهەری کۆلۆنیالیزم بوونی کۆلۆنیەکانە یان کۆمەڵگە نیشتەجێیەکان. هەروەها پێناسەی کۆلۆنیالیزم بە دوو بڕگە لە یەک ڕستەدا دەستنیشان دەکات. ئەوانیش پەیوەندی نێوان زۆرینەی دانیشتووە ڕەسەنەکان و کەمینەی پەلاماردەرە بیانیەکان. خەسڵەتەکانی ئەم پێناسە بە سانایی لە تورکیا، عێراق، ئێران و سووریا بەدی دەکرێن. بە تایبەتی ڕاگواستنی خەڵکی ڕەسەن و نیشتەجێکردنی تورک و عەرەب و فارس لە شوێنیان. لەوانەیە کەسانێک بپرسن بۆچی لێرە پێداگری لەسەر بەکارهێنانی چەمکی کۆلۆنیالیزم کراوە، یاخود بپرسن ئەو چەمکە پەیوەندی بە سەردەمێکی مێژوویە و هەیە و پێوەستە بە کۆلۆنیالیزمی ئەوروپایی، کوا کوردستان لەژێر هەژمۆنی کۆلۆنیالیزمدایە. عیبرەت لە بەکارهێنانی ئەم چەمکە لایەنە ڕواڵەت و فۆرمە مێژوویەکەی نییە وەک میکانیزمێکی ڕۆژاوایی، بەڵکو عیبرەت لەو هەڵس و کەوت و کردار و مامەڵە و سیاسەتانەیە کە چوار دەوڵەتەکە زۆر جار ترسناکتر و چڕتر و وێرانکەرتر و بەرفراوانتر لە کۆلۆنیالیزمی ڕۆژاوایی بەڕێوەیان بردووە. بۆیە ئەگەر کۆلۆنیالیزمی کلاسیک سیاسەتی پەرتکە و زاڵبەیان بەکارهێنا بێت، ئەوە کۆلۆنیالیستی هەرێمیانە سیاسەتی پەرتکە و زاڵ بە و لە ناویشیان ببە بەکاردێنن. بۆیە بەکارهێنانی ئەم چەمکە بە دروست دەزانین. سەرەڕای ئەوەی کە چەمکی داگیرکەر لەلایەن دەستە بژێری سیاسی کورد لە ماناکانی خۆی بەتاڵ کراوەتەوە، چونکە ئەوان وەک داگیرکەر لەگەڵ عێراق، ئێران، تورکیا و سووریادا مامەڵە ناکەن و ناجوڵێنەوە. بە پێچەوانە دوای پەلامار و شەڕ و جەنگ و ماڵوێرانی و داگیرکاریەکان دەستە بژێری کوردی بەگشتی دەچنەوە پایتەختەکان و وەک هاونیشتمانی سەرکردە داگیرکەرەکان لە ئامێز دەگرێن. لە ڕاستیدا کورد تا ماناو، زاراوە و چەمکی درست لە پەیوەند بە پرسی کورد و کوردستان بەکار نەهێنێت، ئەستەمە بتوانێت خەڵکی کوردستان وەگەڕ بخات و بەرەو ئاقارەکانی سەرکەوتن ئاراستەیان بکات. بۆیە ناکرێت نەتەوەی کۆلۆنیزە کراو لە پایتەختی دەسەڵاتی کۆلۆنیال درێژە بە سیاست بدات و ببێت بە بەشێک لە سیاسەتی دەوڵەتی داگیرکەر و دامەزراوەکانی بەهی خۆی بزانێت. ئالێرەوە پێ لەسەر پارادایمی گەلە کۆمە کۆلۆنیالیزمی هەرێمی و جێنۆساید بە هەموو فۆرمەکانیەوە دادەگرین. پارادایمی کۆلۆنیالیزم و جێنۆساید. دوای قسەکردن لەسەر چیەتی کۆلۆنیالیزم و وەسفکردنی بە کۆلۆنیالیزمی هەرێمی، پێشتریش پشتڕاستکردنەوەی ئەو کۆلۆنیالیزمە بە چەندین نمونەی هەمەجۆری تایبەت بەڕێکەوتنە هەرێمیەکان و خەسڵەتەکانی کۆلۆنیالیزم لە پارادایمی گەلە کۆمەدا، پەیوەندی نێوان کۆلۆنیالیزم بە جێنۆسایدەوە دەخەینە بەر باس و شرۆڤەکردن. هەرچەندە چەمکێک نییە وەسفی هیچ جۆرە پەیوەندیەک بکات کە بنەماکەی جێنۆساید بێت، بێجگە لە خودی چەمکی جێنۆساید خۆی. لەو بارەیشەوە توێژەری کەمبۆدی کۆک ئینگ لە نووسینێکی بە ناوی پێناسەکردنەوەی جێنۆساید دەنووسێت هەر پەیوەندیەک لەسەر بنەمای دوانەی سنترال و پەراوێز بیناکرابێت، سیاسەتی نکۆڵیکردنی لە دژ گیرابێتە بەر لە چوارچێوەیەکی یاسایی یان دەستوریدا، یان خۆت پەیوەندیەکی دانپێدا نەنراو بێت لەلایەن گروپی یەکەمەوە دژ بە گروپی دووهەم، ئامانجیشی تێیدا سڕینەوە و لە ناوبردنی بەشێک یان هەموو گروپە بە ئامانجکراوەکە بێت بە هۆکاری جیاوازی نەتەوەیی، ئێتنی، ڕەگەزی یان ئاینی، ئەوە دەچێتە قاڵبی پەیوەندیەکی گشتگیر کە دەکرێت وەک پەیوەندیەکی جێنۆسایدی وەسف بکرێت. لە هەمان چوارچێوەدا لە تێگەیشتنی باری سوتمان، یەکێک لە مەرجە بنەڕەتیەکانی پەیمان نامەی نەتەوە یەکگرتووەکان بۆ ڕێگریکردن لە جێنۆساید،
زیان پێگەیاندنێکی زۆری جەستەیی یا مۆراڵیە بە ئەندامانی گروپە بە ئامانج کراوەکە بەو مانایەی بێجگە لە زیانی جەستەیی ئەگەر ئەو ڕێکارانە کە داگیرکەر دەیانگرێتە بەر زیانێکی زۆری معنەوی یان مۆراڵی بە ئەندامانی گروپ بگەیەنێت ئەوە دەبێت وەک جێنۆساید تەماشا بکرێت. ئەگەر لە پرۆسەکانی جێنۆساید ورد بینەوە وەک ئەوەی گراهام کینلۆک باسی لێوە دەکات، ئەوە دەبینین جێنۆساید وەک چەمکێک هەمیشە ناوی لەگەڵ کۆلۆنیالیزم، داگیرکەر و داگیرکراو، بەهێز و بێهێز، هەژمۆندار و هەژمۆن لەسەرکراو، ڕەسەن و ناڕەسەن و جەنگ و ئاشتی بە مێتۆدی جیاوازەوە جێی خۆی گرتووە. لەو کۆنتێکستەشەوە لە ڕوانگەی ئادەم جۆنز لایەنە شەڕکەرەکان لەناو ئەگەری یەک پەیوەندیدا دەژین، ئەویش پەیوەندی جێنۆسایدە، جا لەسەر هەرە جۆرە پاڵنەر و بنەمایەک بیناکرابێت. مەبەست لە ئارگیومنتەکەی ئادەم جۆنز لایەنە داینامیکیەکەی نمونەی نێوان دوو لایەنە. کاتێک دوو لایەن لە ململانێدا دەبن، ململانەیەکی ناوهاوسەنگ، لەو ململانێدا لایەنێکی بەهێز و لایەنێکی لاواز هەن. پەیوەندیەکی شاراوە لەو نێوەندەدا هەیە، پەیوەندیەک لەسەر بنەمای سەنتەر و پەراوێز دامەزراوە. ئەگەر لە ساتی گونجاودا، واتە ئەو چرکە ساتەی کە دەتوانرێت بەر لە تاوانەکە بگیرێت و کۆنترۆل بکرێت، ئەوە ئەو پەیوەندیە جێنۆسایدیانە کۆتایی دێت. بەڵام لە کاتی گونجاودا لایەنی پێشێلکار لە سنووری خۆیدا ڕانەگیرێت، هەموو پایەکانی تاوانەکە ئاشکرا دەبن. پەیوەندیەکە بۆ هەمووان ئاواڵە دەبێت، پەیوەندی نێوان جێنۆسایدکار و جێنۆسایدکراو. ئەوەی لەم پەیوەندیەدا گرنگە دوالیزمەکە لە نێوان ئەوان و ئێمە، یاخود ئێمەی خراپ و ئەوانی باش. ئەم بە ئەوی دیکەکردنە بە چەندین وەسفی جیاوازەوە فەلسەفە و دنیابینی جێنۆسایدکارە. بە ئامانجکراو لە ڕوانگەی جێنۆسایدکاردا جڕ و جامشتن، دووزامن، قالۆنجکەن و کرمن، وەک ئەوەی عەلی حەسەن مەجید دەیگوت، ئەوان سەگن دەبێت بتۆپێنرێن. ئەمەش لە ڕۆحێکی خۆ بە باڵازان دەردەچێت، ڕۆحێک ئەوانی دیکە بە نزم و هۆکاری سەرەکی بۆ دواکەوتن و نەخۆشی و کارە ساتەکان هەژمار دەکات. بەو پاساوە دەبێت لەناو ببرێن بۆ ئەوەی دەوڵەت و خەڵک و مرۆڤایەتی لە نەخۆشیەکانیان بپارێزرێن. لەو دۆخەدا کە جێنۆسایدکار هەموو مەرجەکانی دەست پێشخەری لەبەردەستدان، ئەوە کە بڕیار دەدات شەڕ بکات یا شەڕا بگرێت، ئەوە بڕیار دەدات کێ دەبێت بژیت و کێش دەبێت بمرێت. دوایین بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش لە عێراق بریتی بوو لە بەشەرعیەتکردنی لایەنی جێنۆسایدکار، بریتی بوو لە دەستنیشانکردنی مەرجەکانی پەیوەندی نێوان داگیرکەر و داگیرکراو، بەڵام لە فۆرمی دەوڵەت و قانون و شەریعەتدا، دژ بە دژە دەوڵەت و دژە قانون و دژە شەریعەت. لەوێدا بەهێز مەرجەکانی دیاری دەکات، وەک داخۆ کێ دەبێت بژیت و کێش دەبێت بمرێت. پەیوەندیەکە لەسەر کۆمەڵێک بنەما دادەمەزرێت، هەموو بنەماکان داگیرکەر دایان دەڕێژێت، لایەنی بە ئامانجکراو بە متمانەوە دەچێتە ژێر باری مەرجەکانی داگیرکەر. وەک مەڕ ڕێگا دەگرێت و باوەڕ ناکات داگیرکەر هێندە زاڵم بێت و ڕاپێچی مەرگیان بکات. لە هۆلۆکۆستیش هەروە بوو، جووەکان کە سەرەیان دەبەست بۆ گواستنەوە هەرگیز باوەڕیان نەدەکرد بەرەو کوورەی مەرگ دەبردرێن. ئەنفال کراوەکان بۆ خۆیان سواری ئێوا سەربازیەکان دەبوون و پێیان دەگوترا دەتانگوازینەوە بۆ شوێنی ئارام، ئەوانیش باوەڕیان دەکرد. پەیوەندیەکی فێڵبازانە هەیە کە لایەنی باڵادەست لایەنەکەی دی پێدەبەسێتەوە، پەیوەندیەک مەرگی لێدەبارێت. لە پەیوەند بە کوردستانەوە مەبەست لە جێنۆساید بە شێوەیەکی گشتی
هەموو فۆرمەکانی جێنۆسایدە کە بریتین لە زمان کوژی، کەلتور کوژی، نەتەوە کوژی، ئێتنۆ کوژی، ژینگە کوژی و نێر کوژی. بەشێک لە کۆمەڵناسان و زانایانی بواری جێنۆساید باس لە سیاسی کوژی واتە پۆلیتیسایزد کە ڕافائێل لێمکن لە پرۆژەکەیدا بۆ نەتەوە یەکگرتووەکان ئاماژەی پێکردووە. ئەگەر بەر لە جەنگی یەکەمی جیهانی زلهێزەکان لە ململانەیەکی خوێناویدا بووبن لە پێناو هەژمۆنیان بەسەر خاکی کوردستانەوە، هەندێک جاریج لە دژی خەڵکی کوردستان، ئەوە لە دوای جەنگ خەڵکی کوردستان بەدەستنیشان کراوی بوون بە ئامانجی دەسەڵاتی داگیرکەرە تازەکان لە چوار وڵاتەکە. بەم شێوەیە خەڵکی کوردستان بەردەوام لە جەنگێکی نابەرابەردا بوون لەگەڵ دەوڵەتە داگیرکەرەکانی. لە جەنگیشدا جێنۆساید هەمیشە بژاردەیەک یان ئەگەرێکی کراوە و چاوەڕوان کراو بووە. لەو ڕوانگەیشەوە بەپێی تێڕوانینی ئادەم جۆنز، ئەگەر پێکهێنانی دەوڵەت، ئیمپریالیزم، جەنگ و شۆڕشە کۆمەڵایەتیەکان چوار سوارەی سەرپێبن بۆ جێنۆساید، ئەوە جەنگ و جێنۆسایدیج دەتوانرێت وەک دوانەیەکی جمک ببینرێن. ئەوەش بۆ مانایەی کە جەنگ هەبوو جێنۆسایدیج هەیە. لەسەر ئەو بنەمایش پەیوەندی ئەو دەوڵەتانە بە خەڵکی کوردستانەوە پەیوەندی شەڕ بووە کە ئامانج لێی بە چۆکداهێنانی کورد بووە. ئەوەیش لە ڕێگەی پرۆسەیەکی درێژ خایەنی جێنۆساید بە مەبەستی نەتەوە کوژی و کەلتور کوژی و زمان کوژی و ژینگە کوژی لە کوردستان. مارک لێڤین دەڵێت ئەگەر ڕۆژهەڵاتی ئەنادۆل وەک نمونە وەربگرین کە مەڵبەندی سەرەکیە بۆ جێنۆساید، چەند گروپێکی ڕەگەزی وەک ئەرمەن، ئاشووری، کورد، پۆنتیک و یونانی بە شێوەیەکی سیستماتیک و دووبارە لەلایەن عوسمانیەکان و هەردوو دەوڵەتی جێگرەوەی واتە ئیمپراتوریەتی عوسمانی، تورکیا و عێراق لە ماوەی 120 ساڵی ڕابردوودا دووچاری جێنۆساید بوونەتەوە. ئەوەی کە جێگای سەرنجە مارک لێڤین تەنها باس لە جوگرافیای جێنۆساید ناکات، بەڵکو بکرەکانیش دیاری دەکات کە دەوڵەتی تورکیا و عێراقن وەک بەرپرسیار لە پرۆسەی جێنۆساید. دەوڵەت و جێنۆساید. دەوڵەت وەک دامەزراوە کەسایەتیەکی مەعنەوی هەیە. ئەو کەسایەتیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەعبیر لە گروپێکی مرۆیی دەکات و وەک ئامرازێک بۆ ئامانج و خواست و خەونەکانی ئەو گروپە مرۆیە پەرەی پێدەدرێت. بەم شێوەیە دەوڵەتی تورکیا لە سەرەتاوە بە قەد و باڵای تورک بەڕادان دراوە لەسەر سێ پایە سەرەکی یەک ئاڵا، یەک زمان، یەک نەتەوە دامەزراوە کە زمان و ئاڵا و نەتەوەی تورکە. ئەم مۆدێلە لە سووریا و عێراق و ئێرانیش بە ئاستی جیاواز جێگیر کراوە. بۆیە کاتێک کورد وەک گروپێکی نەتەوەیی نایەوێت مل بۆ ئەم جۆرە لە سیاسەت و تێگەیشتن و پراکتیس بدات، ئیدی لەلایەن دەوڵەتەوە نکۆڵی لێ دەکرێت و بە ئامانج دەکرێت تا وەکو بە ملکەچی لە ژێر هەژمونی دەوڵەتی داگیرکەر بمێنێتەوە. بۆ ئەم ئامانجەش هەر چوار دەوڵەت پارادایمی جێنۆسایدی کوردیان کردووە بە تاکتیک و استراتێجی دەوڵەت. لەسەر ئاستی ئایدیۆلۆژیای سیاسیشەوە ئێتنۆسیزم بە چەقکردنی گروپێکی ئێتنی نەتەوەیی یان مەسهەبی ئاینی یەکێکە لەو دیاردانە کە لەو چوار وڵاتەدا بە زەقی دیارە و کورد تیایدا بە ئەوەی دیکە دەکرێت و زمان و کەلتور و هەموو تایبەتمەندیەکانی بە ئامانج دەکرێن لە ڕێگای ناشرینکردن، بێبایەخکردن و هەژمارکردنیەتی بە مەترسی لەسەر دەوڵەت و کەلتوری باڵادەست. ئەگەر جەنگ دۆخێکی نائاسایی بێت و جێنۆسایدیش بەرهەمێکی چاوەڕوان کراوی جەنگ بێت، ئەوە پرسیارێکی گرنگ لێرەدا دێتە ئاراوە: داخۆ کێ جێنۆساید ئەنجام دەدات؟
جێنۆساید تاوانێکی تاکە کەسی نییە و دەبێت گروپێک بە مەبەست و نیەتی تایبەتەوە دژ بە گروپێکی جیاواز لە خۆیان هەڵپەی لە ناوبردنی ئەو گروپە جیاوازەیان بکەوێتە مێشک و پلانێکی ورد بۆ لە ناوبردنیان دابڕێژن. ئەوەش بەو مانایەیە کە جێنۆساید تاوانێکی کتوپڕ نییە لە پڕ ڕوو بدات. هەر هیچ نەبێت دەبێت پێشینەیەکی ئایدیۆلۆژی یان جیاکاری هەبێت وێڕای ئەوەی کە پێویستی بە توانای مادی و سەربازی زەبەلاح و پلانی تۆکمە هەیە بۆ ئەنجامدان. بۆیە لە وەڵامی ئەو پرسیارەدا مارکۆ میلانۆڤیچ جۆرێک لە کۆکبوون لە نێوان زانایان و توێژەرانی جێنۆسایددا پیشان دەدات لەسەر ئەوەی کە دەوڵەت هەمیشە وەک لایەنێکی سەرەکی ئەنجامدەری جێنۆسایدە یان خۆت وەک هاندەرێک و پشتیوانی کەرێک بۆ لایەنی جێنۆساید کەر بە ئاشکرا یان لە پشتی پەردەوە ئامادەی هەیە. خاڵێکی دیکە کە گرنگە ئاماژێ پێ بکرێت جۆرەکانی جێنۆسایدە. هەرچەندە دەوڵەتانی داگیرکەری کوردستان هەموو فۆرمەکانی جێنۆسایدیان ئەنجام داوە لە سەردەم و شوێنی جیاواز لە دژی یەکێک یان زیاتر لە پێکهاتەکانی کورد کەچی پرۆسەی کەلتورکوژی بێپسانەوە لە هەر چوار پارچەی کوردستان لە سەرەتای سەدەی 20ەوە تا ئێستا بەردەوامە. بەڵام لەبەر ئەوەی چوارچێوەیەکی یاسایی بۆ کەلتورکوژی لە یاسا نێودەوڵەتیەکاندا تا ئێستا جێگیر نەکراوە بۆیە پێشێلکاریەکان بێ لێپرسینەوە بەردەوام بوون. زۆرێک لە نووسەر و شارەزایانی بواری جێنۆساید قسەیان لەسەر کەلتورکوژی کردووە و ئاماژەیان بە چەندین پێکهاتێ ئێتنی و ئاینی کردووە و هەوڵی دۆزینەوەی جۆرێک لە پەیوەندیان لە نێوان کەلتورکوژی و یاسا نێودەوڵەتیەکان داوە. یەکێک لەو ڕەشنووسانەی کە لە 1947دا پێشکەش بە نەتەوە یەکگرتوەکان کرا بە ناوی پرۆژە یاسای ڕێکەوتنامەی قەدەغەکردنی جێنۆساید و سزادانی. ڕەشنووسی ئەمینداریەت و لێژینەی تایبەت بوو کە لە مادەی یەکەمدا جێنۆسایدی دابش کردووە بۆ سەر 3 بڕگەی سەرەکی: جێنۆسایدی فیزیکی، جێنۆسایدی بایۆلۆجی و جێنۆسایدی کەلتوری. سەرەتا وڵاتە یەکگرتوەکان و دواتریش بەریتانیا و چەند وڵاتێکی دیکە دژی ئەو پرۆژە یاسایە وەستانەوە. پرۆژە یاساکە دەڵێت کەلتورکوژی لە ناوبردنی تایبەتمەندیە دیاریکراوەکانی گروپێکە لە ڕێگای یەکەم گواستنەوەی منداڵانی گروپێک بۆ گروپێکی دیکە بە تۆپزی، دووەم ڕاگواستنی زۆرە ملی خەڵکێک کە نوێنەرایەتی کەلتوری گروپێکی دیاریکراو دەکەن، وەک ئەوەی داگیرکەرانی کوردستان بە شێوەیەکی بەردەوام بە مەبەستی گۆڕینی دێمۆگرافیای کوردستان کردویانە و دەیکەن. سێەم قەدەغەکردنی بەکارهێنانی زمان تەنانەت لە پەیوەندیە تایبەتیەکانیشدا. تا نەوەتەکان لە تورکیا زمانی کوردی قەدەغەکراو بوو، ئێستاش تەنیا لە پەیوەندیە تایبەتیەکان ئازادە. ئەگینا لە تەواوی دام و دەستگاکانی دەوڵەت بە فەرمیش نەبێت بە نافەرمی قەدەغەیە. لە سووریا و ئێران خوێندن بە زمانی کوردی قەدەغە بووە. لە 2021دا زارا محەممەدی لەسەر فێرکردنی زمانی کوردی بە منداڵانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بە 5 ساڵ زیندانی کرا. چوارەم لە ناوبردنی سیستماتیکی کتێبە چاپکراوەکان بە زمانێکی نیشتمانی، واتە دیارە زمانی هەر گروپێکی مرۆیی تایبەت و جیاواز لە ناوخۆی سنووری دەوڵەتێکدا بە زمانێکی نیشتمانی پێناسە دەکرێت، یاخود دانراوی ئاینی واتە هەر جۆرە دەستنووسێکی گروپە ئاینیەکان، یان قەدەغەکردنی چاپکراوی تازە لە هەر چوار پارچەی کوردستان بەگشتی چاپ و بڵاوکردنەوەی کتێبی کوردی کەم تا زۆر لە قۆناغی جیاجیادا قەدەغەکراون. لە عێراق لە ساڵانی هەفتاکان بە شێوەیەکی سیستماتیک کتێبە دەستنووسە کوردی و ئاینیەکان لەلایەن دەوڵەتەوە کۆکرانەوە. باپیرەم دەگێڕایەوە کە دەستنووسەکانی هەندێک لە کتێبخانەکانی گوندەکانی باڵەکایەتی دەستیان بەسەرداگیرا. یەکێک لەوانە کتێبخانەی ئێمە بوو. لە نێویاندا دەستنووسێکی زانای گۆرە محەممەد ئیبن عادەمی باڵک بوو، وەک ئەوانی دیکە بردران بۆ بەغدا لەوێش بزرکران. پێنجەم لە ناوبردنی سیستماتیکانەی شوێنەوارە مێژوویەکان و ئاینیەکان یان خود گۆڕین و بەکارهێنانیان بۆ مەبەستی نامۆ و نادیار، هەروەها لە ناوبردن یان پەرتوو بڵاوە پێکردنی دۆکیومنت و شتە بەهادارە مێژووی هونەری یان ئاینیەکان یاخود ئەو شتانەی لە خواپەرستی ئاینیدا بەکاردەهێنرێن.
ئەمەشیان بە هەمان ئاراستە هەمیشە هەرچی ئاسەوار و داکیومنت و دەستنووسی بەهادار هەبوو بێت شوێن بزر کراون لەوانە ژێرئاوخستنی حەسەنکێف کە بە یەکێک لە کۆنترین شارەکانی جیهان لەلایەن شوێنەوار ناسانەوە ناسراوە و تەمەنی بۆ زیاتر لە 12,000 ساڵ دەگەڕێتەوە. هەر چوار دەوڵەتی داگیرکەری کوردستان ڕۆڵێکی باڵایان لەو بوارەدا هەبووە. بەو جۆرە دەوڵەت ئەو دەستگا زەبەلاحەیە کە توانایەکی ڕەهای لە ناو خۆی سنوورەکانیدا هەیە لە پێناو بە ئەنجام گەیاندنی ئەو ئامانجە ئایدیۆلۆژیانەی کە وەک گروپی هەژموندار بەسەر دامەزراوەکاندا جێبەجێی دەکات. لەو چوارچێوەیەشدا دەوڵەت نەتەوە پرۆسەیەکی ئاڵۆزی یەک ئاراستەیە لە پێناو سەپاندنی ئایدیۆلۆژیای دەوڵەت و سڕینەوەی هەموو ئەو جیاوازیانەی کە پێی وایە مەترسین لەسەر دەوڵەت و پرۆسەی نەتەوەسازی. ئەوەی لە تورکیا تا ئەوڕۆ لە دژی کورد بەڕێوە چووە پرۆسەیەکی مەبەستداری ئاڵۆزە لە پێناو پاراستنی ئایدیۆلۆژیای دەوڵەت کە هێشتنەوەی شوناسی دەوڵەتە وەک خۆی کە بریتیە لە تۆرکۆسنتریزم. بە سەنتەرکردنی تورک و تورکیزم لە کۆمەڵێک ڕێکار و ئاکاردا پێڕەوی لێکراوە و لێ دەکرێت جا لە ڕێی هێزی نەرم یان ڕق بێت. هێزی نەرم لە ڕێی پەروەردە میدیا و چاپ و بڵاوکراوە بەگەڕخستنی سوپایەک لە مامۆستای تورک زمان لە پێناو سەپاندنی زمانی تورکی و ئەو بەهاو نۆرمانەی کە دەستە بژێری تورک کردویانن بە بەهاو نۆرمەکانی دەوڵەت. کەی هەستیان کردبێت شکستیان هێناوە لە ئامانجەکانیان پەنایان بردووەتە بەر هێزی ڕق. هێزی ڕق بە ڕاگواستنی کورد بۆ شار و ئاوەدانیە تورکیەکان بە ڕێژەیەکی دیاری کراو تا 5% بێ ئەوەی دموگرافیای شارە تورکیەکان گۆڕانی بەسەردا بێت وەک ئامرازێک بۆ تواننەوە. بەکارهێنانی سوپا و دەستگا ئەمنیەکان لە حاڵەتی دروستبوونی هەرجم و جوڵێکی مەدەنی ئاشتی خوازانە بۆ مافەنەتەوەییەکانی کورد. لە کۆتاییشدا پەنابردن بۆ جێنۆسایدی دەرسیم وەک نمونە. هەروەها لە ئایاری 1926 سپای تورکیا کۆمەڵکوژی گوندی ئاڵەت قمشی سەر سنووری ڕۆژاوای کوردستانی ئەنجامدا کە تیایدا 1431 کەس درانە بەر دەستڕێژی گولە و لە کۆمەڵکوژی حاسیدەی سەروش لە هەمان مێژوودا 25 کەس گولەباران کران. کوشتنی بە کۆمەڵ تا سەدەی 21یش هەر بەردەوام بووە. لەوانش کۆمەڵکوژی ڕۆبۆسکی کە لە 28 کانونی یەکەمی 2011 بەهۆی بردمانی فڕۆکە جەنگیەکانی سوپای تورکیا 34 کەسی دانیشتوی گوندی ڕۆبۆسکی سەر بە پارێزگای شێرناخ لەسەر سنووری باشوور و باکووری کوردستان گیانیان لەدەستدا. داگیرکردنی ئەفرین و پاکتاوکردنی کورد لەو شارەی ڕۆژاوای کوردستانیش بەردەوامە. لە لاپەڕەکانی دواتردا بە وردی باس لەو تاوانانەی چوار دەوڵەتە داگیرکەرەکە دەکەین. خەسڵەتەکانی کۆلۆنیالیزم بە پێی چەندین وردەکاری جیاواز جێنۆساید یەکێک بووە لە خەسڵەتەکانی کۆلۆنیالیزم و بەو خەسڵەتەشەوە دەناسرێتەوە نەک لە چوارچێوەی مێژوو و بە گوێرەی مەکانیزمە مێژوویەکان بەڵکو بە خەسڵەت و ڕەفتارەکانی بکەرەکە کە گرنگترینیان داگیرکاریە. لە یاسای نێودەوڵەتیدا خەڵک کاتێک بە داگیرکراو دەژمێردرێت کە بە شێوەیەکی کردەیی کەوتبێتە ژێر دەسەڵاتی سوپایەکی دژبەر. لە ناوەڕۆکدا هەموو سوپایەکی داگیرکەر کۆمەڵێک ئەرکی پێدەسپێردرێت. لەوانەیە هاوشێوە یان جیاواز بن. یەکێک لەوانە دامەزراندنی نیشینگە واتە مستەوتەناتی تایبەتە بۆ ئەو خەڵکانەی وەک ئامرازێک بۆ گۆڕینی دیموگرافیای داگیرکراو بەکاردەهێنرێن. لێرەدا ڕۆڵی کۆلۆنیالیزمانەی چوار دەوڵەتە داگیرکەرەکەی کوردستان دەخەینە ڕوو. نیشینگەکان یەکێک لە خەسڵەتە ترسناکەکانی کۆلۆنیالیزم هێنانی هاوڵاتیانی خۆیەتی بۆ سەر خاکی نەتەوەی داگیرکرا و دروستکردنی نیشینگەیە واتە مستەوتەنە بە عەرەبی و کۆلۆنی بە ئینگلیزی بە واتایەکی دیکە ڕاگواستن و دەرپەڕاندنی خەڵکی ڕەسەنی نیشتمانە کۆلۆنیکراوەکەیە بە زۆرە ملی وەک ئەوەی لە جەزایر ڕوویدا کە لە بنەڕەتیشدا شێوازێکی دیکەی داگیرکردنە لە ڕێی سوپایەکی دژبەر و بێگانەوە بە کۆمەڵێک مەکانیزمی جیاواز و تایبەتەوە. کۆلۆنیالیزمی فەڕەنسی دەیەویست بە هەر نرخێک بێت دێمۆگرافیای جەزایر بگۆڕێت لە پاڵ گۆڕینی کەلتور و زمانەکەیاندا. هاوشێوەی فەرەنسا، عێراق، سووریا، تورکیا و ئێران بە ڕێژەی جیاواز
پەیڕەویان لە سیاسەتی تعریب و تەتریک و تەفریس کردووە. ڕۆژاوا و پشتێنەی تعریب چەند دوورگەیەکی لێکدا بڕاو. چیرۆکی داگیرکردنی باشوور و ڕۆژاوای کوردستان هاوکات و هاوشێوەن، بەو مانایەی هەردوو پارچەی کوردستان بەشێکن لە لێکەوتەکانی جەنگی یەکەمی جیهانی و دابەشکردنی میراتی دەسەڵاتی عوسمانی لەلایەن هاوپەیمانەکانەوە. هەردوو پارچەکەش وەک میراتی جەنگ لە بەشی دایک دابڕێنران و جیاکرانەوە و بەخشران بە دوو تازە دەوڵەتی عەرەبی بەبێ خواستی کورد. چیرۆکی ڕۆژاوا جەزیرەی باڵا کە تەواوی پارێزگاکەی حەسەکە و چەند بەشێک لە پارێزگای ڕەققە و حەڵەب پێک دێنێت، لە زۆر ڕووەوە سەخترە لە هی باشوور، چونکە بەشی هەرە بچووک و لاوازی کوردستانە و بە ئاسانی توانراوە پرۆژە داگیرکاریەکان بە سەریدا جێبەجێ بکرێن کە سەرنجام زیان و قوربانیەکی زۆری گیانی و ماڵی بە دانیشتوانەکەی گەیشتووە. دوایەوەی فەرەنسا سووریای داگیر کرد، ڕێکەوتنامەی ئەنقەرەی لەگەڵ تورکیا لە تشرینی یەکەمی 1921 واژۆ کرد. ئەمەش سەرەتای لکاندنی ڕۆژاوای کوردستانە بە سووریاوە. دیارە هەر لە سەرەتای لکاندنی ڕۆژاوا بە سووریاوە کورد هەستیان بە جیاکاری نەتەوەیی و هەژمونی عەرەب کردووە. ئەمەش لەو داکیومنتەدا دەردەکەوێت کە پیاماقوڵانی کورد لە 15 نیسانی 1930 دەیگەیێنن بە فەڕەنسیەکان و تیایدا داوا دەکەن ناوچە کوردیەکان ئیدارەیەکی تایبەتی پێ بدرێت و کوردەکان لە پۆستە گشتیەکان وەربگیرێن. هاوکات زمانی کوردی لە دامەزراوەکان بەکار بێت. ئەم داواکاریە بەڵگەیەکە لەسەر هەژمون و ئێتنۆسنتریزمی عەرەبی و هەستکردن بە پەراوێزخستنی کورد و زمان و کەلتورەکەیان. هەر بە پێی داکیومنتەکان ئەو عەرەبانەی کە لە سیەکاندا ڕوویان لە پارێزگای حەسەکە کردووە ژمارەیان زۆر کەمتر بووە لە کورد، بەڵکو بەراورد ناکرێن بە ژمارەی ئەندامانی هۆزێکی کورد لەو ناوچەیەدا. لە تەموزی 1932 داکیومنتێکی دیکەی فەڕەنسی باس لە یادداشتێکی پێشکەشکراوی دیکە دەکات بۆ حکوومەتی ئینتداب کە لەلایەن ژمارەیەک لە بازرگان و مختار و خەڵکی شار و شارۆچکەکانی جەزیرە واژۆ کراوە. ئەوان جەخت لەسەر کوردبوونی خۆیان دەکەنەوە و دەڵێن ئێمە دانیشتوانی جەزیرە بە موسڵمان و مەسیحیەوە سەر بە ڕەگەزی ئاری و نەتەوەی کوردین. هەموو ئەو داکیومنتانە ئەوە دەسەلمێنن کە کورد لەو سەردەمەدا وشیار بوون بە مافەکانیان و داوای دەستەبەرکردنی دۆخێکی تایبەت بە کوردیان کردووە لە چوارچێوەی ئینتدابی فەڕەنسیدا. هەمان ئەو داکیومنتانە ئەوەش دەسەلمێنن کە ترسێک لە دەسەڵاتی زۆرینەی عەرەب هەبووە لەوەی وەک کورد قبول نەکرێن و نکۆڵی لە ماف و داخوازیەکانیان بکرێن. هەر بەپێی ئەو داکیومنتانەی کە لەلایەن فەڕەنسی و بریتانیەکانەوە لەو سەردەمەدا بڵاو کراونەتەوە، لەپاڵ جۆرێک لە ململانێ و بەڕێوەبردننی سیاسەتێکی ناڕۆشن لەلایەن فەڕەنسیەکانەوە لە سووریا هەوڵێک هەبووە بۆ دروستکردنی حکوومەتێکی خۆجێی، بەڵام دەسەڵاتی فەڕەنسی هیچ هەوڵێکی ئەوتۆی نەداوە دان بە مافەکانی کورددا بنێت وەک دووهەم گەورەترین نەتەوە لە دوای عەرەب. ئەمە بۆ فەڕەنسیەکان قورس نەبوو کە بۆ خۆیان دەسەڵاتداری یەکەمی وڵات بوون. ئەوان دەیانتوانی وەها بڕگەیەک لە دەستوری سووریادا جێبکەنەوە. لەپاڵ ئەوەشدا نکۆڵی لەوە ناکرێت کە دۆخی کورد لەژێر دەسەڵاتی فەڕەنسیدا لە چەند ڕوویەکەوە بەرەو گەشانەوە چووە. بۆ نمونە وەرگرتنی دەرچوان لە خوێندکارانی کورد لە کۆلێژە سەربازیەکان بە بەراورد بە گروپە نەتەوەیی و ئاینەکانی دیکە زیاتر بووە کە ڕۆڵێکی گرنگیان لە ژیانی سیاسی و سەربازی سووریادا گێڕاوە. لەوانە حوسنی ئەلزەئیم و لیوا فەوزی سلۆ و لیوا محەممەد شەوکەت. لە بوارەکانی دیکەشدا کورد ڕووبەری سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوری بەڕوودا کراوە بوو. وەشاندنی ژمارەیەک ڕۆژنامە بە زمانی کوردی وەک گۆڤاری هاوار و ڕووناهی نمونەی ئەو چالاکیانن. لە 1920ەوە تا ئێستا 5 جار دەستور بۆ سووریا نووسراوەتەوە، لە هیچیان ناوی کورد وەک نەتەوەی دووهەم یان کەمینە نەهاتووە. ئەمەش نکۆڵیکردنێکی زەقە لە بوونی کورد. دەستوری 1950 پێناسەی سووریا وەک کۆمارێکی عەرەبی دەکات و گەلی سووریاشی وەک بەشێک لە نەتەوەی عەرەب ناساندووە. زمانی عەرەبیش وەک تاکە زمانی فەرمی دەوڵەت ناوزەت کراوە. بەڵام هێشتا سفەتی عەرەبی بە کۆماری سووریاوە
نەلکێنراوە کەچی لە دەستورەکەی 1969دا سووریا کراوە بە کۆماری عەرەبی سووریا. ئەمە بەردەوام دەبێت تا دەرچوونی دەستوری بەعسیەکان لە 1973دا کە ئیدی عەرەببوونی سووریا دەبێت بە سفەتێکی هەمیشەیی. ئەمەش هەموو ئومیدێکی پێکەوە ژیان بنبڕ دەکات. بەم جۆرە عەرەب سنتریزم دەبێتە دیدگای دەوڵەت و عروبە ڕەهەندی شەڤنی وەردەگرێت و ڕێگا بە هیچ ناسنامەیەکی دیکە نادرێت کە پارێزگاری لە بوونی خۆی بکات و تایبەتمەندیەتی خۆی بسەلمێنێت و شکۆی خۆی بپارێزێت. بێجگە لە نکۆڵیکردن لە بوونی کورد وەک پێکهاتەیەکی سربەخۆ و جیا لە عەرەب، دوای جەنگی دووهەمی جیهانی و کۆتایی پێهاتنی ئینتدابی فەرەنسی لە 1946 سیاسەتی عەرەب سنتریزم و پاکتاوی نەتەوەیی بە چەندین ڕەهەندەوە لە دژی کورد دەست پێ دەکات. لە سینەمایەک لە ئامودەدا لە 1960 کە بە ڕواڵەت لە ڕووداوێکی ئاگرکەوتنەوەدا 380 منداڵی کورد سووتان. بەڵام ڕاستیەکە ئەوە بوو کە بە بۆنەی سەرکەوتنی شۆڕشی جەزایر فیلمێک نمایش دەکرێت و 500 قوتابی کورد ڕاپێچ دەکرێن بۆ دیتنی فیلمەکە لە هۆڵێکدا کە تەنیا جێگای 200 کەسی تێدا دەبووەوە. سەرداوەکانی ڕووداوەکە دەگەڕێتەوە بۆ 5 مانگ پێشتر کە خۆپیشاندانێک لە ئامودە دەکرێت و بەرپرسی ناوچەکە ئەمین حافز کە دواتر دەبێت بە سەرۆک کۆماری سووریا هەڕەشە لە خەڵکی ئامودە دەکات و پێیان دەڵێت ئەوەی ئەنجام دراوە بە سەریانەوە ناچێت. خاوەنی سینەماکە مجول کۆنڕژ لە چاوپێکەوتنێکدا دەڵێت بەڕێوەبەری ناحیەکە مکۆڕ بوو لەسەر ئەوەی فیلمەکە 3 جار دووبارە بکرێتەوە. لە چرکەساتی ئاگرکەوتنەوەکەدا ئاگرکوژێنەوەکان بەتاڵ بوون لە ئاو. ڕێگایشیان بە ئاگرکوژێنەوەکانی شاری نسیبنی باکوور نەدا بێنە ناو ڕۆژاوە. کاتێک کە سوکاری منداڵەکان داوای دادگایی کردنی تۆمەتباران دەکەن، تۆمەتباران دان بە تاوانەکەدا دەنێن و دەڵێن ئەوان فەرمانی دەوڵەتیان جێبەجێ کردووە، بەڵام تاوانبارەکان ئازاد دەکرێن و تا ئەمڕۆژ تاوانەکە بە شاراوەیی ماوەتەوە. لە چوارچەوەی پرۆسەی نکۆڵیکردن و پاکتاوی ڕەگەزی کورد، تعریبکردنی ڕۆژاوای کوردستان لە 1964دا دەچێتە واری جێبەجێکردنەوە بە ناوی پشتینەی عەرەبی کە بە گەورەترین پرۆسەی گۆڕینی دیموکرافی لە سووریا دادەنرێت. بەپێی یاسای ژمارە 75 لە 1964 تەواوی پارێزگای حەسەکە بەر هەڵمەتەکە دەکەوێت. ئامانج لە پرۆسەکە دەست بەسەر ڕاگرتنی زەویە کشت و کاڵیەکانی وەرزێرە کوردەکانی پارێزگای حەسەکە بوو. دواتریش بەخشینی بەو جووتیارە عەرەبانەی کە لە پارێزگای ڕەققە و حەڵەبەوە هێنرابوون بۆ ناوچەکە و بە درێژایی سنوور لە چوارچێوەی پرۆسەیەکی سیستەماتیکی کۆلۆنیالیستانەدا نیشتەجێکران. داماڵین و بێبەشکردنی کورد لە ڕەگەزنامەی سووری هەوڵ و مێکانیزمێکی دیکەی نکۆڵیکردنە لە کورد. ڕێکارەکان کورد لە مرۆڤبووندا دەماڵێت و وەک ئامێرێکی بێڕۆح ڕەفتاریان لەگەڵدا دەکات کە تا ئەمڕۆژ بەردەوامن. لە 1962 مەرسومێکی کۆماری دەردەچێت بۆ ئەنجامدانی سەرژمێریەکی گشتی کە ناسراوە بە سەرژمێری حەسەکە کە مەبەست لێی گۆڕینی دێمۆگرافیای پارێزگاکە بوو. لە سەرژمێریەکەدا خێزانە کوردەکان دەبوایە بسەلمێنن کە لە پێش 1945ەوە ئەوان لە سووریادا ژیاون، ئەگینا لە ڕەگەزنامەی سووری بێبەش دەبن. بنەمای ئەو تێگەیشتنە لە ڕێکەوتنامەی لۆزان دانرابوو کە دەیگوت هەر هاوڵاتیەکی عوسمانی تورکی لە هەر شوێنێک لەو وڵاتە نوێیانەی کە لە تورکیا جیابوونەوە ڕەگەزنامەی ئەو وڵاتە وەردەگرن کە تیایدا دەژین. بەم جۆرەش هەر کەسێک لەسەر خاکی سووریا ژیابێت دەبێتە هاوڵاتی سووری. لەگەڵ ئەوەشتا ڕژیمی سووریا ژیانی دەیان هەزار کەس دەخاتە بەر ئایندەیەکی نادیار و پڕ لە دەردەسەری. بەپێی سەرژمێریەکە کوردەکان بەسەر 3 گروپ دابەش دەکرێن. گروپی یەکەم کوردی دانیشتووی پارێزگای حەسەکەن کە ناویان لە تۆمارەکەدا هاتووە، بەمەش ئەوانەیان بوون بە هەڵگری ڕەگەزنامەی سووری. گروپی دووەم ئەو کوردانن کە لە دوای 1962ەوە دانیشتووی پارێزگای حەسەکەن. ئەمانە لە ڕەگەزنامەی سووری بێبەشکران و لە تۆمارەکاندا وەک بیانی واتە ئەجانب تۆمار کراون. گروپی سێەم ئەو کوردانەی حەسەکەن کە لە دوای 1962 لە هیچ تۆمارێکدا ناویان نەهات بوو. ئەمانە وەک مەکتومەکان ناوزەت کران و لە ڕەگەزنامەی سووری بێبەشکران.
مەکتوم لە عەرەبیدا واتە کبکراو یا شاردراوە دێت بە مانای بێدەنگکردنی کەسێک یان خنکاندن و بێسەر و شوێنکردن. ئەمانە وەک مرۆڤ هەن بەڵام هیچ جۆرە ناسنامە و ناونیشان و بوونێکی مرۆڤانەیان پێڕەوا نەبینراوە. تەنانەت لە کارتی باری کەسیەتیش بێبەشکران. ژمارەی مەکتومەکان بەپێی ئامارە ڕسمیەکانی سووریا 57,000 کەس دەبوون. هەندێک سەرچاوە ژمارەی بیانیەکان لە حەسەکە بە زیاتر لە 9 ملیۆن کەس لە 2011دا مەزەندە دەکەن. پەرادایمی بیانی واتە ئەجانب لە سووریای عەرەبیدا هێندە زاڵمانەیە، هێندێک جار لە خێزانێکدا پیاوەکە بیانیە و ژنەکە هاوڵاتی. منداڵەکانیشیان لە هەموو مافێک بێبەشکراون. لەوەش ترسناکتر ئەگەر دایک و باوک بیانی بن ئەوە منداڵەکانیان نەک هەر بیانین بەڵکو وەک مەکتوم ناونووس دەکرێن. بیانیەکان بۆیان نییە بخوێنن. ئەگەر لە کەرتی تایبەتیش بخوێنن ئەوە دان بە بڕوانامەکانیان نەدەنرا. بە هیچ شێوەیەکیش لە دامەزراوەکانی دەوڵەت کاریان پێ نەدەدرا. هاوکات بیانیەکان مافی کڕین و فرۆشتنی زەوی و خانوو و مڵکیان نییە. بۆیان نییە خانووەکانیشیان چاک بکەنەوە، بە فەرمی هاوسەرگیری بکەن، سەفەر بکەن، بچنە نەخۆشخانە گشتیەکان بۆ چارەسەر. بەو هۆیانەش ڕێژەیەکی زۆر خەڵک کە بە 3,000 کەس مەزەندە دەکرێن بە سیل و مەلاریا گیانیان لەدەستاوە. لەوانەش تراژیدیتر بیانیەکان بۆیان نەبوو بە ڕەسمی بمرن، بەڵکو هەر بە بێدەنگی و بەبێ هیچ تۆمارکردنێک دەنێژران. بیانیەکان تەنیا یەک مافیان هەبوو، ئەوەیش بەجێهێنانی خزمەتی سەربازی بوو. دوای سەرژمێریەکەی پارێزگای حەسەکە لە 1963 بە پێی پیلانێک ناوی 150,000 کورد لە تۆمارەکانی سەرژمێریەکاندا دەسڕێتەوە و ڕەگەزنامەی سووریان لێ وەردەگێردرێتەوە کە زۆربەیان کوردەکانی سەرسنوورەکانی تورکیا سووریا بوون. ئەمەش وەک بەشێک لە جێبەجێکردنی پێشینەی عەرەبی بە ئامانجی دابڕینی ڕۆژاوا و باکووری کوردستانە. درێژەی پشتێنە عەرەبیەکە 375 کیلومتر بوو بە قوڵایی 15 کیلومتر کە لە سەری کانیەوە دەست پێ دەکات تا تەلکوچەک. کۆی ڕوبەری دەست بەسەرداگیرا و دەگاتە 5250 کیلومتر چوارگۆشە. لەو ساڵانەدا حکوومەت یاسای چاکسازی کشتوکاڵ لە سووریا ڕادەگەیەنێت و جێبەجێی دەکات ناوچە کوردیەکان نەبێت. بە پێی یاساکە ئەو کوردانەی خاوەن مڵکن بەهۆی لەدەستدانی یان نەبوونی ڕەگەزنامەی سووری زەویەکانیان لێ دەسێنرێتەوە و دەدرێن بە عەرەب. هەر خێزانێکی عەرەب 150 تا 300 دۆنم وەردەگرێت. کۆی زەویە دابەشکراوەکان تەنها لە پارێزگای ڕەقە خۆی لە 3 ملیۆن دۆنم دەدات. وەک بەشێکی تەواوکەر بۆ پشتێنەی عەرەبی و بە عەرەبکردنی ناوچە کوردیەکان، حکوومەت دەست دەکات بە دروستکردنی کۆلۆنی واتە نیشینگە یا گوندی عەرەبی لە تەنیشت هەر گوندێکی کوردیەوە. دروستکردنی نیشینگەکان هاوکات بوو لەگەڵ دەست بەسەر ڕاگرتنی زەویوزاری کورد و بەخشینیان بە عەرەبە هاوردەکان لە هەمان گوند. حکوومەت خزمەتگوزاری و پێداویستی ژیانی هاوچەرخی بۆ نیشینگەکان دەستەبەر کرد. هاوکات خێزانە کوردەکانی لە سادەترین ماف و پێویستیەکانی ژیان بێبەش کرد. لەمانەش ترسناکتر دەوڵەت عەرەبە هاوردەکانی لە نیشینگەکان چەکدار کرد و خزمەتی سەربازیشی لەسەر لادان. وەک دەرهاویشتەیەک ڕێژەیەکی زۆر لە کوردەکان ناوچەکانی خۆیانیان بەجێهێشت بۆ شارە گەورەکانی سووریا. بەو شێوەیەش توانەوەیان ئاسانتر بوو. ئەوانەی ناوچەکانیان بەجێهێشت هەڕەشەیان لێکرا کە لە 3 مانگدا دەبێت ناوچەکانیان چۆڵ بکەن. حکوومەت کوردەکانی وەک تورکیایی لە ڕۆژنامە فەرمیەکانی خۆیدا ناوزەت دەکرد. ئەمەش بۆ ڕەواییدان بە چۆڵکردنی ناوچەکانیان و دوورخستنەوەیان لە سووریا. ژمارەی ئەو خێزانە عەرەبانەی کە لە پارێزگای ڕەقەوە گوازرانەوە بۆ پشتێنەی عەرەبی زیاتر لە 4,000 خێزان دەبوون کە لە چەندین نیشینگە نیشتەجێکران وەک مەنازیرە، حەرەمون، قەحتانە، هەڵوە، تەنووریە، ئۆمفۆرسان، هێمۆ، سەورە، حاتەمیە، ئومرەبی، بەهێرە و جابریە. کۆمەڵێک نیشینگە لە ناوچەی دێرێک دروستکران.
ڕوبەری ئەو زەویانەی بەسەر عەرەبەکانی ئەوێدا دابەشکرا خۆی لە 184,000 دۆنم دەدا کە بەسەر 1535 خێزانی عەرەبدا دابەشکرا. بە هەمان شێوە لە ناوچەی سەریکانی ژمارەیەک نیشینگەی عەرەبی دروستکران کە ڕوبەری ئەو زەویانەی بەسەر عەرەبەکانی نێو نیشینگەکان دابەشکران خۆی لە 245,000 دۆنم زەوی دەدا کە زیاتر لە 1000 خێزانی لە خۆ دەگرت. تەواوی نیشینگەکان ناوی عەرەبیان لێنرابوو بۆ زیاتر نیشاندانی ماکی بە عەرەبکردنی ناوچەکان. لە 1972 کوردەکانی ڕۆژاوا لە دابەشکردنی کۆپۆنی خۆراکیش بێبەشکران بە پاساوی ئەوەی کە هەڵگری ڕەگەزنامەی سووری نین. ئەمەش هۆکارێکی دیکە بوو بۆ چۆڵکردنی ناوچەکانیان و ڕووکردن لە شارە عەرەبیەکان بۆ دابینکردنی بژیوی ژیان. بەم جۆرە ڕۆژاوای کوردستان لە ڕووی دێمۆگرافیەوە وەک کۆمەڵی دوورگەی لە یەکدابڕاوی پارچە پارچەکراوی لێهات کە لە دنیادا هاوتای کەمە. باشوور و پرۆسەی تەعریب لە عێراق. پرۆسەی تەعریبی باشووری کوردستان کە تا ئەمڕۆژ بەردەوامە ئەگەر بەر لە 1963 سیاسەتێکی سیستەماتیک نەبوو بێت، ئەوە لەو کاتەوە سیاسەتی فەرمی و سیستەماتیکی دەوڵەتی عێراق بووە. لە ڕوانگەی ناسیۆنالیزمی عەرەبیەوە بەتایبەتی بەعسیەکان هەموو خاکی کوردستانی ڕۆژاوا و باشوور و هەندێکیش لە ڕۆژهەڵات و باکوور بەشێکن لە نیشتمانی عەرەب. بۆیە خاک بۆ ناسیۆنالیستە عەرەبەکان پرسێکی سنتراڵە و سازشی لەسەر ناکەن. لەو پێودانگەشەوە لە دەستپێکدا جەختیان لەسەر تەعریبکردنی ئەو پارێزگایانە کردووەتەوە کە نزیکترن لە ناوچە عەرەبیەکان وەک کەرکووک و دیالە و نینەوە بە مەبەستی بەرتەسکردنەوەی هەموو ناوچە کوردیەکان. بەرنامەی بە عەرەبکردن جەختی لەسەر گواستنەوەی عەرەبەکان دەکرد بۆ ناوچە دەوڵەمەند بە نەوتەکان کە بە هیچ جۆرێک لەگەڵ پرۆسەی بە کۆلۆنیکردندا جیاوازی نەبووە و نییە. بۆ ئەم مەبەستە حکوومەتی عێراقی سەدان نیشینگەی واتە مۆجەممەئی سەکەنی لە دەوروبەری پارێزگای کەرکووک و ناوچەکانی دیکەی کوردستان دروست کرد کە هەر یەکێکیان سەدان خانووی لە خۆ دەگرت. تعریب لە باشوور فرەڕەهەند بوو. بۆ نمونە حکوومەتەکانی عێراق 70,000 کوردیان لە ڕۆژاوای مووسڵ وەدەرنا بەمەش ئەو بەشەی مووسڵیان تعریب کرد. هاوکات لە پرۆسەیەکی سیستەماتیک زۆربەی گوندە ئێزیدیەکانی شنگالیان بە قوڵایی نزیک بە 40 کیلومتر تعریب کرد کە ژمارەیان دەگەیشتە 137 گوند. لەپاڵ ئەمە لە 1975دا 5 گەڕەکی شنگال تعریب کران و 413 جوتیاری کوردی موسڵمان و ئێزیدی لە زەویەکانیان دوور خراونەوە و گرێبەست و تاپۆی زەویەکانیان هەڵوەشێنراوە و عەرەبیان هێنایە شوێنەکانیان. لە هەمان ساڵدا لە شارۆچکەی شێخان 147 گوند دانیشتوانەکەی ڕاگوازران و 64 نیشینگەی عەرەبی لە ناوچەکەدا دروستکران. بە پێی ڕێکەوتنامەی جەزایر بە هەمان مۆدلی پشتێنەی عەرەبی لە ڕۆژاوای کوردستان بە درێژایی سنووری عێراق ئێران، عێراق تورکیا و عێراق سووریا بە قوڵایی 20 کیلومتر دانیشتوانی گوندەکانی سەر سنوورەکان ڕاگوێزران و خانوبەرەکانیان ڕوخێنران، تەنانەت کانیە ئاوەکانیش بە سروشتی خۆیان نەهێڵرانەوە و پڕکرانەوە. لە هەڵمەتەکانی ئەنفالیشدا نزیکەی 4,000 گوند و قەزا و ناحیە ڕوخێنران. خەڵکەکەشیان ڕاگوێزران بۆ ئۆردوگازۆرە ملیەکان. دەکرێت ئەم پرۆسەیە وەک سیاسەتێکی کۆلۆنیالیستانە ببینرێت. بێگوندکردنی کوردستان نەکرد لە باشوور بەڵکو تا ڕادەیەک لە باکوور و ڕۆژاوایش چەند ئەنجامێکی ترسناکی لێکەوتوەتەوە. لەوانە یەکەم بێکاربوونی بەشێکی زۆر لەو خەڵکە کە پێشتر لە لادێ و ئاوەدانیەکان خاوەن پیشە و کار بوون کە ڕاگوازران لە تەواوی کار و پیشەکانیان دابڕێنران و لە ڕووی ئابووریەوە پەکیان کەوت. دووهەم کەمپەکان خانووی هازەکایی بێخزمەتگوزاری و نەشیاو بۆ مانەوەی ناچاری بوون. هیچ بنەمایەکی ژینگەیی تەندروستیان تیادا نەبوو. لە کاتێکدا خەڵکەکە پێشتر لە گوند و ئاوەدانیەکان لەناو باخ و خانووە دڵخوازەکانی خۆیان لە ژینگەیەکی ئارام و بەرهەمهێنەر و خاوێندا دەژیان. سێهەم هیچ بژاردە و هەلی کارکردن لە ئۆردوگازۆرە ملیەکاندا نەبوو. خەڵکەکە وەک پەککەوتەیان لێهات. زۆر خەڵکی خانەدان و پیاو ماقوڵ لە خەفەتدان گیانیان لەدەستا. چوارەم
پێچەوانەی گوندەکان لە ئۆردوگازۆرە ملیەکان وێرای کۆنتڕۆڵکردنی ڕاستە و خۆی ئەمنی بەعس بە ئاسانی توانی بنکە و بارەگاکانی حیزبەکەی بکاتەوە، تەلەڤیزیۆن بەسەر خەڵکدا دابەش بکات بە مەبەستی پرۆپاگاندای ئاراستەکراو و تەڵقیندانی خەڵک. پێنجەم، سیستمی کۆمەڵایەتی لە گوندەکان بنیادێکی دیار و مێژووی خۆڕسکی هەبوو. لەگەڵ ڕاگواستن ئەو سیستەمە کۆمەڵایەتیە داڕما و بووە هۆکارێک بۆ جۆرێک لە نامۆیی و ڕوودانی تاوانی هەمەجۆری کۆمەڵایەتی و تێکچوونی ڕایەڵە و شیرازە کۆمەڵایەتیەکان. شەشەم، ئەم گۆڕانکاریە لە سیستەمی کۆمەڵایەتیدا بووە هۆی گۆڕانێکی ناسروشتی کۆمەڵایەتی. ئەم گۆڕانش کە بە دۆخی جەنگی عێراق ئێراندا تێپەڕی بووە هۆی ترۆما و لە دەستدانی سەرچاوەی یادەوەریەکان و نامۆبوونی کۆمەڵایەتی. حوتەم، لە ئەنجامی دەستبەتاڵی و بێکاری و هەڵتەکانی سیستەمی کۆمەڵایەتی دەوڵەتی عێراق توانی بە پێ پلانێکی پێشوەختە خەڵک لە فەوجە خەفیفەکاندا ڕێک بخات و چەکداریان بکات. اینجا وەک هێزێکی ناوخۆیی لە دژی هێزەکانی پێشمەرگە و بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکە بەکاریان بێنێت. حکوومەتی بەعس لە عێراق دوای ئەوەی دەستی بەسەر هەموو جومگەکانی دەوڵەتی عێراقدا گرت، بە سوود وەرگرتن لە ئەزموونی دەسەڵاتە یەک لە دوای یەکەکانی عێراق و خوێندنەوەی قۆناغی ئەو سای ململانەی نێوان حکوومەتی عێراق و کورد، پرۆسەیەکی سیستماتیکی سەرکوتکردنی کوردی دەست پێ کرد. ئەگەر پێشتر ئامانج زیاتر پراوێزخستن و دوورخستنەوەی کورد بوو بێت لە دامەزراوەکان، ئەوە لە 1963 بەدواوە ناسیۆنالیستە عەرەبەکان و بەعسیەکان لە ڕوانگەی ئایدیۆلۆژیەوە استراتیجیەتی پرۆسەی تەعریب و سڕینەوەی کوردیان کردە ئامانج. دوای پێکهێنانی میلیشیاکانی حرەس قەومی لە هەمان ساڵدا پەلاماری چەندین ناوچەی جیاوازی کوردستانیاندا، بە تایبەتی لە دەشتی هەولێر بە مەبەستی چاوترساندنی کورد و کۆچپێکردنی بە زۆر بۆ شوێنی دیکە. حرەس قەومی توانی خەڵکێکی زۆر لە ناوچەکانی خۆیان وەدەرنێن و ژمارەیەکی زۆریش بکوژن. بۆ تواننەوەی کورد، بەعسیەکان کوردیان بەسەر چەند گروپێکدا دابەش کرد تاوەکو هێرش و هەڵمەتی جیاجیایان بکەنە سەر. کوردە فەیلیەکان کە بەگشتی بازرگانی بەتوانا و پارەدار بوون لە بەغدا لەبەر کوردبوون و شێعەبوون و توانای ئابووری و داراییەکانیان گورزی کوشەندەیان لێدرا. سەرەتا بە بیانووی نائێراقی بوونیان بە ئێرانی ناسێنران، بەمەش لە ڕەگەزنامەی عێراقی بێبەشکران و وەک ئێرانی مامەڵەیان لەگەڵدا کرا. ئیدی لە ماوەی چەند ساڵێکدا 350,000 کەسیان ڕاگوێزران بۆ ئێران و ماڵ و مڵک و خانوبەرەکانیان دەستی بەسەرداگیرا. نێزیک بە 15,000 کوردی فەیلی لە سێدارە دران یان شوێن بزرکران. بارزانیەکان گروپێکی دیکە بوون کە بەر شاڵاوەکانی دەوڵەتی عێراقی کەوتن. بە پێی پرۆسەی ڕاگواستن و کۆکردنەوەی خەڵک لە ئۆردوگازۆرە ملیەکان، بارزانیەکانیش وەک هەموو هاوڵاتیانی باشووری کوردستان لە کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردوو لە چەند ئۆردوگایەکی پارێزگای هەولێر لە قوشتەپە و بەحرەکە و حەریر و دیانە کۆکرابوونەوە. لە 1983دا کتوپڕ سپای عێراق و دەستگا ئەمنیەکانی بە سەریاندادان و هەرچی نێرینەی تەمەن 11 ساڵ بەرەو سەرەوە بوو گیران و ڕاپێچکران بۆ شوێنێکی نادیار. 8,000 بارزانی لەو هەڵمەتەی بەعسیەکان تیاچوون. سەدام حوسێن سەرۆکی عێراق لە تەلەڤیزیۆن دانینا بەم تاوانە و گوتی هەموویانمان ڕەوانەی جەهەنەم کرد. لە 1987دا بە پێی بڕیارێکی ئەنجومەنی باڵای شۆڕش عەلی حەسەن مەجید کرا بە بەرپرسی هەموو باکووری عێراق. لە پرۆسەیەکی خوێناوی بە ناوی ئەنفال دەوڵەتی عێراق سوپا و هێزە ئەمنیەکانی ناردە سەر ئەو ناوچانەی کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەدا بوون یان هەر حکوومەت بەجێی هێشت بوون. لە ئاکامدا بە دەیان هەزار هاوڵاتی کورد لە چەند کەمپێکی دیاری کرا و کۆکرانەوە، ژن و پیا و منداڵ لە یەکدی جیاکرانەوە. پاشان لە پرۆسەیەکی پلان بۆ دانراودا پۆل گول لە باران کران کە دواتر لە گۆڕە بە کۆمەڵەکان لە بیابانەکانی باشووری عێراقدا لاشەی هەندێکیان دۆزرایەوە. بە پێی راپۆرتی Human Rights Watch لە نێوان 50,000 تا 100,000 کەس لە زنجیرەی شاڵاوەکانی ئەنفالەکان کوژران و سەرنگوم کران.
سەرچاوە کوردیەکان ژمارەکە بە 182,000 کەس مەزەندە دەکەن کە ئەگەری هەیە زیاتر بێت. ئەو سیاسەتە لە باکووری کوردستانیش بە هەمان پارادایمی هاوبەش ڕاگواستن بە تورککردنی شار و باژێرە کوردیەکان ئەنجامدرا. لەوێ نەک هەر زمانی کوردی لە دامەزراوەکانی پەروەردە قەدەغەکرابوو، بەڵکو قسەکردنیش بە کوردی قەدەغەکرابوو. بە جۆرێک ئەوەی وشەیەکی کوردی لە دەم دەرچووبایە زندانی دەکرا. باکوور و سیاسەتی کۆلۆنیالیزمیانەی تورکیا. دوای کۆتایی هاتنی جەنگی یەکەمی جیهانی و داڕمانی فەرمانڕەوایەتی عوسمانیەکان، تەواوی ناوچەکە ڕوبەڕووی گۆڕانکاری زۆر بووەوە. پەیوەندی پێکهاتە و نەتەوە و گروپەکانی ناو ئیمپراتوریەتی عوسمانی بە دۆخێکی فرەڕەهەندی ئالۆزدا تێپەڕی، بە تایبەتیش لە دۆخی تازەی دوای جەنگ و کۆنتڕۆڵی هێزە هاوپەیمانەکان بەسەر کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پەرەسەندنی ڕووداوەکانی دوای جەنگ و دروستبوونی چەند دەوڵەت نەتەوەیەک لە ژێر سەرپەرشتی هاوپەیمانەکان پێویستی بە هەڵوێستەکردنە. یەکێک لە دیاردەکانی دوای جەنگ تورکۆسنتریزم بوو. تورکۆسنتریزم بە مانای دەستەبژێری سیاسی و ڕۆشنبیری تورک لە ڕەهندێکی استراتیژیەوە خۆی وەک سەنتەری ڕووداوەکان و دەسەڵات و هەژمۆن دەبینێت. لەو پێناوەشدا لەسەر بنەمای هەموو شتێک ڕەوایە لە پێناو گەیشتن بە ئامانجەکان، ئەو دەستەبژێرە لە هیچ شتێک سڵ ناکاتەوە. لێرە بە کورتی باس لە پرۆسەی گۆڕانکاری سیاسی و ئاڵوگۆڕیە ڕیشەیەکانی ئەو سەردەمە دەکەین، بە تایبەتیش ڕوانگەی ناسیۆنەلیزمی تورکی و پەیوەندیان بە کوردەوە. لە سەدەی 19 لەگەڵ لاوازبوون و پیربوونی دەسەڵاتی عوسمانی ئیتر قۆناغ بە قۆناغ باڵەکانی هەڵەوەرین. نەمسا لە 1804، یۆنان لە 1832، سێربیا لە 1878، بولگاریا لە 1908 و ئەلبانیا لە 1912دا سربەخۆیان وەرگرت. مصریش لە 1882دا کەوتە دەست بریتانیەکان و لیبیاش لە 1911دا لەلایەن ئیتالیاییەکانەوە داگیرکرا. بەم جۆرە تا دەهات سنووری قەڵەمڕەوی عوسمانیەکان بەرتەسک دەبووەوە. لەو کاتەدا تورکەکان وەک سنترالترین گروپی ناو ئیمپراتوریەتی عوسمانی دەرکەوتن کە زیاتر خۆی لە سیاسەتی تورکەلاوەکاندا دەبینیەوە. بە تایبەتی لە 1913 تا 1918 کە شەپۆلی ناسیۆنالیزمی تورکی جێگای بە عوسمانیزم لەق کرد و سیانەی ڕۆژاوایی بوون، موسڵمان بوون و تورک بوون کران بە چەقی ئایدۆلۆژی. لە پاڵەوەشدا ئیتحاد و تەرەقی کە لە هەناوی تورکەلاوەکانەوە سەری هەڵدا و گەشەی کرد، سیاسەتی بە تورککردنیان لە دژی نەتەوەکانی دیکەی ژێر دەسەڵاتی عوسمانی وەک عەرەب و کورد و چەرکەس و ئەرمەن گرتەبەر. لە ئاکامدا عەرەبەکانی ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە ئەستەمبول داوای ئۆتۆنۆمیان کرد. چەندەیەک پێشتر وەک پەرچەکردارێک بۆ لە دەستانی یۆنان و باڵقان یاسای تەنزیمات ڕاپێشکرا، هەوڵێک کە ڕاستەوخۆ کوردستانی بە ئەستەمبول دەبەستەوە و سیستەمی میرنشینی لە ناوچە کوردیەکان کۆتایی پێهێنا. اتحاد و تەرەقی لە سنترالیزمی تورکیدا لە دژی کورد هێندە دوور دەڕوات، سیاسەتێکی تۆکمە و بەرچاوڕوونیەکی وردی بۆ تواننەوەی کورد داڕشتووە. عەبدولعەزیز یا موڵکی دەڵێت سوڵتان ڕەشادی پێنجەم کە لە 1909 دەسەڵاتی وەرگرت، یاسایەک دەردەکات بۆ ڕاگواستنی کوردەکان لە زێدی خۆیان و دابەشکردنیان بەسەر ویلایەتە تورکیەکان، بە شێوەیەک ڕێژەی دوورخراوەکان لە هەر شارێک لە 5% دانیشتوانی تورک زیاتر نەبێت. دەسەڵاتداران تەنانەت قسەکردن و نامگۆڕینەوەشان لە کوردەکان قەدەغە کرد. لە زستانێکی سارد و تووش و سەختدا دەستگرا بە ڕاگواستنی کوردەکان. لە ئاکامدا 700,000 کورد وەک ئەرمەنەکان پێش کۆتایی جەنگی یەکەمی جیهانی لە ناوبران. ئەو ڕووداوانە سەلمێنەری ڕاستیەکن کە کورد قوربانی نێوان دوو بەرداشە. بەرداشی یەکەم بەر لە کۆتایی جەنگ و هاوکات لەگەڵ جێنۆسایدی ئەرمەنیەکان، کوردیش بەهۆی کوردبوونیانەوە واتە لەبەر موسڵمان بوون کەمتر قسەی لەسەر کراوە، بۆ ڕێژە زۆرە لە زێد و واری خۆیان هەڵکەندراون و بە هەزارانیان لێ شەهید کرا. هەر جارێک زەبرێکی کوشەندە لە کورد درابێت، دواتر لە ڕێی سۆز و برایەتی ئاینیەوە ئەو ڕق و تووڕەیە کە لە لای دروست بووە بەتاڵ کراوەتەوە.
ئەمەش وای کردووە کە بەشێکی زۆری کورد ئاگای لەو تاوانانە نەبێ کە دژ بە خودی کورد ئەنجام دراون. ترسناکترین ڕووداوەکانی دوای جەنگ دەستپێکی جموجۆڵەکانی مستەفا کەماڵ بوون لە هەمبەر کورد کە لە 1970 تا 1926 بەردەوام بوون. ئەتاتورک بەشێک بوو لە پرۆژەی تورکەلاوەکان و ئەندامی ئیتحاد و تەرەقی بوو. لە زنجیرە نامەیەک کە بۆ سەرۆک هۆز و مەلا کوردەکانی دەنێرێت بەڵێنی پاراستنی کورد لە دژی ئەرمەنیەکان و پاراستنی برایەتی تورک و کورد دەدات لە بەرانبەر بەشداربوونیان لە شەڕی ڕزگاری کە لە مایسی 1990دا لە دژی هاوپەیمانان دەستی پێکرد بوو. سەرۆکۆز و زانا ئاینیە کوردەکان کە لە ماوەی شەڕی گەورەدا ئالیکاری ئیتحادیەکان بوون لە ناو ڕیزەکانی هاوپشتی دەسەڵاتی کەمالیستیدا بە شێوەیەکی بەرچاو دیار بوون. ئەم بەشداریکردنە گەورەیەی کورد لە شەڕی ڕزگاری و فری و خواردنیان بە بەڵێنەکانی ئەتاتورک بەڵگەی تێنەگەیشتنیان بووە لە هەژمون و ئایدیۆلۆژیا و استراتیژیەت و دنیابینی ئەتاتورک و تورکەلاوەکان لە فۆرمی کۆمیتەی ئیتحاد و تەرەقیدا کە سیاسەتی قڕکردن و تورانچیەتی لەوانە دەست پێ دەکات. لێرەدا ناسینی دوژمن نیوەی سەرکەوتنە بەسەریدا. مستەفا کەمال کە دواتر بە ئاتاتورک واتە باوکی تورک ناسرا دامەزرێنەری دەوڵەتی تورکیای نوێیە. ئەو وەک ئەفسەرێکی باڵای سوپای عوسمانی و ئەندامێکی مامناوەندی ئیتحاد و تەرەقی دێتە سەر شانۆی ڕووداوەکان و جلوەی گۆڕانکاریە بنەڕەتیەکانی قۆناغی دوای جەنگی یەکەمی جیهانی دەگرێتە دەست. مستەفا کەمال ڕۆڵێکی کاریگەر دەبینێت لە بەشداری پێکردنی کورد لە شەڕی سربەخۆیی تورکیا. پاشانیش نەک هەر دەبێتە بکەری پراوێز خستن و نکۆڵیکردن لە ماف و داخوازیەکانی کورد بەڵکو دەبێتە داینەمۆی هاڕینی کورد لە تورکیا. لەم بڕگەیەدا ڕێکارەکانی مستەفا کەمال لە پەیوەند بە کوردەوە دەخینە ڕوو. ئاتاتورک لە گرتنەبەری ڕێکارە سیاسی سەربازی و کۆمەڵایەتیەکانەوە لە هەمبەر کورد بە کۆمەڵێک بەڵێن و هاندان و برایەتی نێوان تورک و کورد وەک دوو برای موسڵمان دەست پێ دەکات. ئەتاتورک ڕۆڵێکی گرنگی دیوە لە گەوجاندنی نوێنەرە کوردەکانی و فریودانیان بەو برایەتیە. مستەفا کەمال لە 1916 دەبێتە سەرۆکی حامیەی دیاربەکر و لەو ڕێیەشەوە پەیوەندی لەگەڵ ژمارەیەکی زۆر لە سەرۆک خێڵ و پیاوانی ئاینیدا پەیدا کردووە. پشتیوانی کورد لە مستەفا کەمال و تێنەگەیشتنی نوێنەرە کوردەکان لە شەڕ دژ بە هاوپەیمانان لە شەڕی سربەخۆیی تورکیادا دەکرێت وەک زەبرێکی کوشەندە لە چارەنووسی کورد وەسف بکرێت. کاتێک لە بڕیار و ڕێو شوێنەکانی فەرمانڕەوایانی تورک لەو سەردەمەدا ورد دەبینەوە لەوە تێدەگەین کە تۆرکۆسنتریزم لەو جموجوڵانەدا چەند زاڵ بووە. هاوکات دەستە بژێری تورک چەند پراگماتیک و خاوەن ئستراتیج بوون لە پێناو پاراستنی میراتی عوسمانی و دامەزراندنی دەوڵەتی تورکیای نوێدا. هاوکات لەوە تێدەگەین کە ئاغا و شێخە کوردەکان چەند ساویلکە بوون کە تا ڕاگەیاندنی کۆمار و هەڵوشانەوەی خلافەتیش هەر پێیان وابووە ئەگەر مستەفا کەمال سەرکەوتن بەدەستبێنێت دەوڵەتێکی ئیسلامی بۆ تورک و کورد لە چوارچێوەی خلافەتی عوسمانیدا دەژینێتەوە. لە 1990 کاتێک مستەفا کەمال وەک پشکنەری ویلایەتەکانی ڕۆژهەڵات دەگاتە ئەنادۆل بە مەبەستی پارێزگاریکردن لە ئاسایشی هەرێمەکانی ڕۆژهەڵات یەکسەر جارێ ڕێکخستنی نیشتمانی ڕادەگەیەنێت و پەیوەندی لەگەڵ کەسایەتیە ناودارەکانی ناوچەکە دەبەستێت کە بەشێکی زۆریان کورد بوون. دوای ئەوە ئامادەکاری بۆ کۆنگرەی ئەرزروم و سیفاس دەکات. لە کۆنگرەی ئەرزروم 54 نوێنەری کورد لە ویلایەتەکانی ئەرزروم، بەدلیس، وان، موش و ئەرزنجان بەشدار بوون. لە کۆنگرەکە بڕیاردرا هەرێمەکانی تەرابزۆن و ناوچەی شەمشون و هەر 6 ویلایەتەکانی ڕۆژهەڵات یەک بەشن و نابێت لە یەکتر جیا بکرێنەوە، واتە لە خاکی عوسمانیەکان جیا بکرێنەوە بە هەر هۆکارێک بێت. نوێنەرە کوردەکان بەشداریش بوون لە هەڵبژاردنی مستەفا کەمال وەک سەرۆکی کۆنگرە. کۆنگرەکە ژمارەیەک بڕیاریش دەردەکات وەک نەخشە ڕێگایەک بۆ شەڕی ڕزگاری تورکیا.
لەوێدا جەخت لەسەر ئارەزووی هەرێمەکان کراوەتەوە کە دەیانەوێت لەناو ئیمپراتوریەتی عوسمانیدا بمێننەوە لە جیاتی دابەشکردنیان بەدەستی هاوپەیمانان. کۆنگرە ڕەشنووسی میساقی میلی دادەڕێژێت. نوێنەرەکان مستەفا کەمال وەک سەرۆک دیاری دەکەن. نوێنەرە کوردەکان وەک تورکەکان پێداگری لەسەر یەکێتی خاک و پارێزگاریکردن لە نیشتمان و پارچە پارچە نەکردنی دەکەن. ڕازیبوونی کورد بەم بڕیارانە لە چەند ئەگەرێک خۆی دەبینێتەوە، یان ئەوە تا ئەو نوێنەرانە بە تەواوەتی نەخوێندەوار و بێ ئاگا بوون لە سیاسەت و هیچ جۆرە هەماهەنگیەکیان لەگەڵ یەکدیدا نەبووە، یان ئەوە تا ڕازیبوون و مەستبوونیان بووە بە برایەتی ئیسلامی و بەڵێنەکانی مستەفا کەمال بێ لە بەرچاوگرتنی هیچ تایبەتمەندیەک بۆ کورد و کوردستان. لەپاڵ ئەو ئەگەرانەش ڕەفتاری مستەفا کەمال بەرانبەر کورد لەو سەروبەندەدا و لە دوای کۆنگرەی سیفاسیش کە لە ئەیلولی 1990دا بەسرا کە ئەوی کرد بە کەسی ژمارە یەکی بزوتنەوەی ڕزگاری خوازی دژ بە هاوپەیمانان پراگماتیزانە بوو. بێجگە لەمانە کۆمەڵی هۆکاری دیکە هەن وای لە مستەفا کەمال کردبوو نەرمی بنوێنێت لە بەرانبەر کورد لەوانە بوونی جموجوڵی جیاوازی سیاسی نوخبەی کورد. لە سەرەتا کەمالیستەکان لە چەندین بەرەوە کەوتنە شەڕ، پێویستیان بە چەکدار و پشتیوانی مادی و معنەوی کورد هەبوو. لە ئەیلولی 1920 ئەرمەنیەکان هێرشێکی گەورەیان کردە سەر هێزەکانی تورکیا لە ڕۆژهەڵات. لە ڕۆژاواوە یونانیەکان لە ئەماسیا و ئەزمیرەوە پەلاماری ناوچە تورکنشینەکانیاندا. لەلایەکی دیکەوە بزوتنەوەی کەمالیستەکان هێشتا لاواز بوو. هەوادارانی خلافەت هێشتا لێنگە قوتیان هەردەکرد. پەیمانی سیڤەر تازە لە ئابی 1920 واژۆ کرابوو. نەخشەڕێگای سربەخۆیی خەڵکی کوردستانی تێدا جێگیر کرابوو. ئەمانە هەمووی بەسەر یەکەوە وای لە مستەفا کەمال کردبوو کە گرنگی بە کورد بدات و لێیان نێزیک بێتەوە تاوەکو نەچنە بەرەی دژ. سەرەڕای ئەمە بە پیرەوە نەچوونی داواکاریەکانی کوردانی دێرسیم بۆ دانان بە ئۆتۆنۆمی بەڵگەی نیازخراپی کەمالیستەکان بووە کە دواتر لە 1921دا شۆڕشەکەی بە ئاگر و ئاسن سەرکوت کرد. لە بەرانبەردا دێرسیم هەرچەندە لە ناو نەخشەی دانپێنراوی پەیمان نامەی سیڤەردا نەبوو، بەڵام سەلماندی کە کورد جیاوازن و سربەخۆییان دەوێت. لێرەدا خاڵێک زۆر گرنگە ئاماژەی پێ بکرێت. مەسهەب ڕۆڵی سەرەکی هەبووە لە گەوجاندنی زۆرینەی کوردی سوننە مەسەب بە بەڵێنە ئاینیەکانی مستەفا کەمال. بەڵام دەرسیمیەکان باوەڕیان بەو نەرمی نواننەی مستەفا کەمال نەدەکرد. ئەوەش ئەو ئارگیۆمنتەی ئێمە دەسەلمێنێت کە دوای ئەنجامدانی هەر تاوانێک دژ بە کورد ئاین بووەتە ئامراز و هۆکارێک بۆ بەتاڵکردنەوەی ڕق و تووڕەیی خەڵک لە داگیرکەر. لەپاڵ ئەوەش هەموو ئاماژەکان و ڕووداوەکانی ئەو سەردەمە ڕاگوزەری دوای داتەپینی پیاوە نەخۆشەکە ئەوە دەسەلمێنن کە تورکەکان لە دۆخی سەخت دابوون لە بەردەم چەندین فشاری جیاوازی هەرێمی و نێودەوڵەتیدا. بۆیە پشتیوانی کوردی باکوور بۆ سەرکەوتنی بزوتنەوەی سربەخۆیی تورکیا چارەنووسساز بووە. کورد بوونە بربەستێکی سەرەکی لەوەی کە ناوچەکانی ڕۆژهەڵات و لەوەی کە ئێستا بە تورکیا ناسراوە داگیر نەکرێت. مستەفا کەمال هەر لە سەرەتاوە لە دۆزینەوە و بیناکردنی فکری سەروەری و شکۆی نەتەوەی تورک زۆر وریا و بە ئاگا بووە و ڕوانگای ئستراتیجی وردی لەو ڕووەوە هەبووە. بۆیە تۆرکۆسنتریزم لە فکری ئەودا لە پێناو دامەزراندنی دەوڵەتێکی ڕەگەزی تایبەت بە تورک چەق بووە. ئەو لەوە تێگەیشت بوو کە دەسەڵاتی عوسمانی لە دوا ڕۆژەکانی تەمەنیدایە. بۆیە لە هەوڵی ئەوەدا بووە کە چۆن نەتەوە و گروپەکانی دیکەی ناو تورکیا بخاتە خزمەتی ئەو استراتیژ و ئامانجانە. بۆیە دوای تێکشکاندنی پەلامارەکانی یونانیەکان لە ڕۆژاوا و ئەرمەنیەکان لە ڕۆژهەڵات لە هەردوو بەرەدا کورد بەشداری گرنگی هەبوو کە یەکلابوونەوە و سەرکەوتنی بەسەر هاوپەیماناندا مسەوگەر کرد و پەیماننامەی لۆزانی لەگەڵ واژۆکردن. ڕێکەوتنامەکە سنووری تورکیا بە فەرمی دیاری دەکات. دوای 3 مانگ کۆماری تورکیا ڕادەگەیەنرێت و مستەفا کەمال دەبێتە یەکەم سەرۆکی. بە مەبەستی بیناکردنی کۆمارە تازەکە مستەفا کەمال لەسەر 2 ئاست کار دەکات: هەڵوەشاندنەوە و بیناکردن.
لەلایەک کار لەسەر هەڵتەکاندنی تێگەیشتن و بنەما ئاینیەکانی عوسمانیەکان دەکات، لەلایەکی دیکە بە ڕۆژاواییکردن و بە سیکولارکردنی کۆمەڵگە و دەوڵەتی تورکیا. هاوکات هەڵتەکاندنی بنیادی کۆمەڵگەی کوردی و سڕینەوەی تایبەتمەندیەکانی دەبێتە ئامانجی مستەفا کەمال و دەوڵەتی تورکی کە خۆی بە تورککردنی کورد و بە سنترکردنی تورک و سڕینەوەی فرەیی و هەمڕەنگیدا دەبینێتەوە. لێرەوە پرۆسەی ژێردەستەکردنی باکووری کوردستان ڕەهەندی تازە و دژمنکارانە وەردەگرێت. لەو پێناوەدا کەمالیستەکان ئامادە بوون سیاسەتی نکۆڵیکردن لە کورد و وێناکردنی وەک تورکی چیایی و کوردبوون وەک عەیبە بخەنە ناو ڕۆژەفی دەوڵەتەوە. بەپێی تورکۆسنتریزم دەبوایە پەیوەندی نێوان کورد و تورک، کورد و دەوڵەت لەسەر بنەمایەکی تازە بینا بکرێت. پەیوەندیەک خاکی کوردستان تا هەتایە بگۆڕێت بۆ ڕۆژهەڵاتی تورکیا. تێگەیشتنێک کە هەموو سنوورەکانی کۆلۆنیالیزمی تەقلیدی تێدەپەڕێنێت. ئیدی کەمالیزم و دەوڵەت وەک ئایدۆلۆژیا و قەوارەی داگیرکرد دەبنە هەڵگری پرۆژەی سڕینەوەی کورد و کوردستان. تورکیا وەک دەوڵەت نەک هەر لە ناوەڕۆکەوە بەڵکو لە فۆرمیشەوە ناوی ئەتنی تورکی هەڵدەگرێت و تورکۆسنتریزم بوو بە سیاسەتێکی گشتی کۆمار. بنەمای سڕینەوەی کورد بە دەستورێکی نوێ و سەدان یاسای تازە دەستی پێکرد. دەستورە نوێیەکە کە لە 1924دا پەسەندکرا وەک ڕاگەیاندنی شەڕ بوو لە دژی کورد کە دەکرێت وەک یەکێک لە فۆرمەکانی کۆلۆنیالیزم لە پەیوەند بە جەنۆسایدەوە ببینرێت. مادەی 88 دەستورەکە هەموو تورکیاییەک واتە هاوڵاتیەکی تورکیە لە هەر نەتەوەیەک بێت بە تورک هەژمار دەکات و دەڵێت هەر منداڵێک کە لە تورکیا لەدایک بێت یا لە باوکێکی تورک لەسەر خاکێکی بیانی لەدایک بێت یان هەر کەسێک کە باوکی بیانیە لە تورکیا دامەزراوە یا کەسێک کە دانیشتووی تورکیایە لە تەمەنی 20 ساڵیدا دەیەوێت ببێتە هاوڵاتی تورکیا یان هەر کەسێک ڕەگەزنامەی تورکی بە پێی یاسا بەدەست بێنێت ئەوە تورکە. لێرەدا مەبەستەکە ڕوونە. هاوڵاتی تورکیا سەر بە هەر ڕەگەز و نەتەوەیەک بێت ئەگەر ناسنامەی تورکیای بەستورشتی یان بەپێی ڕێکارە یاساییەکان وەرگرت ئەوە ئەو کەسە نەک هەر دەبێتە تورکیایی وەک هاوڵاتی بەڵکو دەبێتە تورکیش وەک نەتەوە یا ئەتن. لە مادەی دووەمی دەستورەکەدا هاتووە کە زمانی فەرمی دەوڵەت تورکیە. مادەی 12 دەڵێت کەسێکە نەتوانێت بە تورکی بنووسێت و بخوێنێتەوە ناتوانێت ببێتە نوێنەری گەل و ئەندامی پەرلەمان. تورکبوون و تورکیزانین نەک هەر بە مافە سیاسیەکانەوە بەسراوە بەڵکو وەک مادەکانی 69 و 70 جەختی لەسەر دەکەنەوە بە هەموو مافە مەدەنی و کۆمەڵایەتیەکانیشەوە بەسراوەتەوە وەک ماف بەرانبەر یاسا. ئازادی ویژدان، فکر، ڕادەربڕین و ڕۆژنامەوانی، ئازادی سەفەرکردن و گرێبەست، ئازادی کارکردن، ئازادی مولکایەتی تایبەت، ئازادی کۆبوونەوە و دامەزراندنی کۆمەڵە، ئەمانە وەک مافی سروشتی مافی تورک نەک تورکیایی ناسێنراون. واتە ئەگەر کەسێک تورک نەبوو یان نەیگوت تورکم لە هەموو ئەو مافە یاسایی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریانە بێبەش دەکرێت. تەنانەت لە دادگاکانیشدا وەک لە مادەی 82دا هاتووە دەبێت تورکیایی وەک تورک بجوڵێتەوە. مادەی 87 بەڕاشکاوی خوێندنی سەرەتایی ناچاری کردووە بۆ هەموو تورکێک. ئەمانە هەموو ئاماژەی زەقن بۆ سڕینەوەی نەتەوەی کورد. بە واتایەی هەر کوردێک بیەوێت لە تورکیادا بژیت ببێت بە تورک بۆ ئەوەی مافی ژیانی هەبێت. سوێندی سەرۆک کۆماریش هەر جەختکردنەوەیە لەسەر ڕەگەز و نەتەوەی تورک. مستەفا کەمال لە دوای ڕاگەیاندنی کۆمار نەک هەر بەڵێنەکانی لەگەڵ کورد بەجێنەهێنان بەڵکو ئەو چەکدارانەش کە تا ئەو کات بەشێک بوون لە سوپای ڕزگاری تورکیا کەوتنە بەر هەڵمەتی چەکداماڵین یان هەژمارکردنیان وەک چەتە. بەم شێوەیە بەپێی یاسای ژمارە 356 ئەنجومەنی باڵا قەدەغەی چەتەگەری کرا کە مەبەست لێی چەککردنی کورد بوو. ئەم یاسایە تا 1962 درێژەی هەبوو. دوای ئەوەش دەستور بوو بە بنەمایەک بۆ شەریعەتدان بە گرتنەبەری دۆخی نائاسایی لە کوردستان. ئیدی بنەماکانی دەستور بوون بە کۆڵەکەیەک بۆ باوەڕهێنانی نخبەی سیاسی تورکی بە پیرۆزی دەوڵەت و بە پیرۆزی تورک وەک تاکە نەتەوە لەو دەوڵەتەدا. ئەوانش کە تورک نین وەک دژە دەوڵەت ناسێنران وەک چەتە و ڕێگر کە پێویستە
بەدەستێکی ئاسنین لێیان بدرێت. تورکیا بە درێژایی مێژوو خۆی حکمی ناوچە کوردیەکانی لە ڕێگای گرتنەبەری توندوتیژی کردووە. هاوکات شەریعەتی بەو شەڕشناوە کە لە دژی کورد بەرپای کردووە و ناوی ناوە شەڕ دژی تێرۆر. ئەمە بەدەیەک بەر لە بەکارهێنانی ئەم وەسفە لەلایەن ئەمریکاییەکانەوە لە شەڕیان لە دژی قاعیدە و داعش. کەمالیستەکان بە مەبەستی سەرکوتکردنی کورد و بزوتنەوەکان لە کوردستان شەڕێکی سەرتاسەریان ڕاگەیان لە ڕێی بە یاساییکردنی توندوتیژی و بە میلیتاریزەکردنی ناوچە کوردیەکان. لە پاڵ ئەم ڕێکارانە تێورەکانی زیاگۆگ ئەلەپ باوکی ڕۆحی کەمالیزم و ناسیۆنالیزمی شێوینی تورک ببوون بە بنەمای شریعەتدان بەو ڕەفتارانەی کە ڕۆژانە دەگیرانە بەر بە مەبەستی نکۆڵیکردنی و جێنۆسایدی کورد. زیاگۆگ ئەلەپ لە کتێبی بنەماکانی تورکی کە لە 1920 بڵاوکرایەوە هێڵە گشتیەکانی تورکیزمی دیاری کرد بە مەبەستی تواننەوەی ناتورکەکان لە نێو تورکدا. بە پێی تێگەیشتنی ئەو تێئۆریستە هاوکاری کۆمەڵایەتی لە بنەڕەتدا لەسەر یەکەتی کەلتوریدا دەمەزرێت و ئەوەش بەرهەمی پەروەردە و خوێندنە، بۆیە بە هیچ جۆرێک پەیوەندی بە ئینتیمای ڕەگەزیەوە نییە. نیشتمان کۆمەڵێکی ڕەگەزی و نەتەوەیی و جوغرافی و سیاسی بژاردە نییە، بەڵکو یەکەیەکی پێک هاتووە لە تاکەکان کە بەشدارن لە یەک زمان و یەک ئاین. لە 1924دا بە پێی مەرسومێکی کۆماری زمانی تورکی کرا بە تاکە زمانی دادگا، بەمەش زمانی کوردی ناڕاستەوخۆ هەم لە قوتابخانە هەم لە دادگاکان قەدەغە کرا. بە هەمان شێوە لەسەر مۆدلی کۆلۆنیالیزم دەست بەسەر هەموو ئەو زەوی وزارانەداگیرا کە کورد و ئەرمەنی لێ دەرکرابوون یان بەجێیان هێشت بوو لەبەر شەڕ و ئاشوب، دواتریش بەسەر سەربازە تورکەکاندا دابەشکرا. لەوەش ترسناکتر پرۆسەی ڕاگواستنی کورد دەست پێ دەکات بە مەبەستی ڕیشەکێشکردنی کورد. هەموو ئەو ڕێکار و کردەوە دوژمنکاری و داگیرکاریانە گرتن و ڕاوەدونان بەسەر یەکەوە بوون بە پاڵنەری شێخ سەعیدی پیران کە کۆتایی بە بێدەنگ بوون بێنێت. ئیدی لە 1925دا ڕاپەڕینێکی مەزنی ڕێک خست و بەرپا کرد کە بە ئاگر و ئاسن لەلایەن دەوڵەتی تورکیا و سوپاکەی خامۆش کرا. کۆماری تورکیا هەر لە سەرەتاوە بوو بە گۆڕستانێک بۆ کورد و تاواننەوەی و سڕینەوەی ناسنامە و کەلتور و زمانی کوردی لە چوارچێوەی سیاسەتێکی پشوو درێژانە لەلایەک بنکۆڵی باوەڕ بەخۆبوونی کورد دەکرا بەوەی کوردبوون ناسنامەیەکی دواکەوتووی کێویلکەیی و بێ دواڕۆژە، لەلایەکی دیکەش سەپاندنی زمان و کەلتور و دنیابینی تورک کە گوایە ئەمەی تورک هەڵگری ئاڵای پێشکەوتن و شارستانیەتە. ئەم تێگەیشتنە کرا بە بنەمای هەڵمەتی دامرکانەوەی شۆڕشە یەک لە دوای یەکەکانی کورد لە باکوور، وەک ڕاپەڕینی شێخ سەعیدی پیران لە 1925، بزوتنەوەی هۆزەکانی مەردیسی، بزوتنەوەی خۆیبوون و شۆڕشی ئارارات، دواتریش شۆڕشی گەورەی دەرسیم بەڕابەرایەتی سەیید ڕەزا لە 1937. اینجا سیاسەتی هەڵتەکاندن پراوێزخستنی بەبەستدار و سیستەماتیک بە دروستکردنی دۆخێکی نالەباری ئابووری و بژیوی ژیان تا دەگاتە ئاستی نەبوونی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبان. ئەمەش وای لە ڕێژەیەکی زۆری کورد کرد کە خۆ بە خۆیانەوە کۆچ بکەن بۆ شارە تورکیەکان. ئەمەش توانەوەیان لە ناو کەلتوری زۆرینە و تورکبوونیانی ئاسانتر کرد. لە هەمان کاتدا لە ڕێگای قەدەغەکردنی زمانی کوردی لە ماڵ و کۆڵان و قوتابخانە و دامەزراوەکانی دەوڵەت بە یاسا بە قەدەغەکردنی ڕۆژنامەنگاری کوردی و چاپ و وەشان و بڕینەوەی سزای زیندانیکردن و پێبژاردن بە شێوەیەکی بەربڵاو دۆخێکی وەها تەنگ و تاریک سەپێنرا کە تواننەوە و لە بیرچوون و بێباوڕی و خۆ بە کەمزانین و شانازیکردن بە تورک بوون بە دیاردەی زەق لە کایە گشتی و تایبەتیدا. ئەم قەدەغەکردنی زمان لە پانتایی گشتی نزیکەی 70 ساڵی خایان، واتە تا 1991، بەڵام زمانی کوردی تا ئەمڕۆژ لە پانتایە ڕەسمیەکاندا بە خوێندن و پەروەردەشەوە هەر قەدەغەیە. هەموو ئەمانە پشتڕاستی ئەو ئارگیومنتانە دەکەن کە لە سەرەتاوە خرانە ڕوو لە پەیوەند بە جێنۆساید و نکۆڵیکردن لە کورد.
ڕۆژهەڵاتی کوردستان و سیاسەتی پەراوێز خستن. چیرۆکی ڕۆژهەڵات بەشێکە لە دەرەنجامی دابەشکردنی فەرمی خاکی کوردستان لە جەنگی چاڵدەران لە 1514 کە لە نێوان سەفەویە شیعەکان و عوسمانیە سوننەکان بەرپا بوو کە هاوکات سەرەتای لاوازکردن و داگیرکردنی کوردستانە لەلایەن ئەو دوو زلهێزەوە. لەو کاتەوە ڕۆژهەڵات ڕوبەڕووی سیاسەتی پەراوێزخستن دەبێتەوە کە تا ئەمڕۆ کەلتور کوژی و زمان کوژی لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بەردەوامە. دوای جەنگی یەکەمی جیهانی ڕۆژهەڵات بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە جموجوڵ و خەباتی سیاسی خۆیدا لە پێناو ئازادی و سربەخۆیی بەردەوام بووە. یەکەم وە گرنگترین ڕوبەڕووبوونەوەی کورد بەڕابەرایەتی سمکۆی شکاک دەست پێ دەکات. لە 1921دا سمکۆ توانی ژمارەیەک شار و شارۆچکەی کوردستان ڕزگار بکات، لەوانە خۆی، ماکۆ و مەریوان. سەرەڕای ئەوەی سمکۆ زۆربەی خاکی کوردستانی ڕۆژهەڵاتی کەوتە دەست، بەڵام پێدەچێت بەهۆی سروشتی خێڵەکیانەی کۆمەڵگەی کوردیەوە ڕاپەڕینەکە سەری نەگرت بێت. ڕەزاشا کە لە 1921دا لە ڕێی کودەتایەکی سەربازی دەسەڵاتی گرتە دەست، هەر لە سەرەتاوە کاری لەسەر سنترالیزمی دەوڵەت کردووە، چونکە لە ژێر کاریگەری ئەزموونی تورکیای کەمالیدا ڕەفتاری دەکرد. بەم جۆرە ئێرانی ڕەزاشا بە هەمان مۆدێل و کەرەستەی دەوڵەت نەتەوە لە جیاتی بیناکردنی دەوڵەتێک بە ناسنامەیەکی نیشتمانی لەسەر بنەمای هاوڵاتی بوون بینا بکات، ئەو بە نەخش و سنترالیزمی فارسی دەوڵەت و کۆمەڵگەی ئێرانی ڕنگڕێژ کرد. لە هەمان کاتدا یەکێک لە ئامرازەکانی خۆسەپاندن و زاڵبوون هەمان ئامرازی کۆلۆنیالیزمی تەقلیدی بوو، سیاسەتی پەرتکە و زاڵبە کە خۆی لە بەکارهێنانی خێڵەکان دژ بە یەکدی دەبینیەوە. دواتر لەبەرەوەی لە دیدی پان ئێرانیەکاندا هاتووە نابێت ئێرانیەکان خۆیان بە تورک، عەرەب، کورد و لۆڕ بزانن، چونکە ئەمە هەڕەشە و مەترسیە لەسەر ئێران و یەکپارچەیی خاکەکەی. لەبەر ئەوە یەک میلەت لە ئێران کرا بە دروشم و ئامانج. لەسەر ئەو بنەمایش هەموو جموجوڵێکی کورد لە ئێران بە جوداخوازی و مەترسی دراوەتە قەڵەم و شەڕی لە دژ ڕاگەیەنراوە. پرۆسەیە بە سنترالکردنی دەوڵەت و نکۆڵیکردنی کورد بە تەنها لە بۆتەی سنترالیزمی فارسیدا نەوەستاوە، بەڵکو ڕەزاشا لەسەر هەمان مۆدلی مستەفا کەمال نەک هەر شەبقەی بەسەر هاوڵاتیاندا سەپاند کە ناڕزایەتی خەڵکی کوردستانی لێکەوتەوە، ڕژیمی پەهلەوی تورکیا ئاسا ناوی ژمارەیەکی زۆر گوند و شار و ڕووبار و چیاکانی کوردستانی گۆڕین و ناوی فارسی بەسەردا بڕین. بۆ نمونە ورمێ کرایە ڕەزاییە، سەلماس کرا بە شاخپور، خانە کرایە پیرانشار، سابلاغ کرایە مەهاباد. لە 1935دا کوردستانی ڕۆژهەڵاتی بەسەر 4 ئوستاندا دابەش کرد: ئازەربایجانی ڕۆژاوا، کوردستان، کێرمانشا و ئیلا. ئەمەش بە پلان بوو بێت یان بێ پلان، ڕاستەوخۆ دەچێتە قاڵبی سیاسەتی سڕینەوە و نەتەوە کوژی. سیاسەتێک لەلایەکەوە بچووکردنەوەی ناوی کوردستانە لە یەک ئوستان و لە یەک دیدابڕینیەتی، لەلایەکی دیکەشەوە لکاندنی بەشێکی سەرەکی کوردستان بە ئازەربایجانی ڕۆژاوا سیاسەتێکی ترسناک بووە بە مەبەستی نانەوەی ئاژاوە و دووبەرەکی لە نێوان کورد و ئازەریەکان پەرتکە و زاڵبە. هەر لە چوارچێوەی سیاسەتی ئەمری واقع و هەوڵدان بۆ سڕینەوەی هەموو جیاوازیەکان و تواننەوەیان لە بۆتەی سنترالیزمی فارسیدا شێواندنی شوێنەوارە مێژووی و کەلتوریەکانیش بوو. دوای ڕوخانی کۆماری کوردستان لە 1946 لە مەهاباد هێزەکانی دەوڵەت دەست بەجێ چاپخانە کوردیەکانیان داخست، خوێندنیان بە کوردی قەدەغە کرد و هەموو کتێبە کوردیەکانیشیان سوتاند. هۆزەکان بە گژی یەکدا دەکران، سەرکردە و ڕێبەرە کوردیەکان ژەهر خوارد و داخ لە دڵانە لە سێدارە دەدران. قازی محەممەد لە کاتێکدا لە سێدارە درا کە داوای ئاشتی دەکرد. سەدری برای قازی لە تاراندا دەنیشت، نێردراوی دەوڵەت بوو. جارجار بۆ گفتوگۆ دەوڵەت دەیناردە لای قازی کەچی هەر لە سێدارە درا. بەڵام بۆ دەسەڵاتدارانی ئێران بزوتنەوەکەی قازی گەلێک لە ڕاپەڕینی چەکداری ترسناکتر بوو. قازیەکان لە بەرهەندێک کوژران چونکە سمبولێکی بەرجەستەکراوی ئامانجەکانی کورد بوون.
پاکتاوکردن سیاسەتێکی دیکەی هەڵتەکاندنی کۆمەڵگەی کوردی بووە کە دەوڵەتی ئێران پەیڕەوی لێ دەکرد لە ڕێگای ڕاگواستن و ئاوارەکردنی کورد بۆ شارە دووردەستەکانی ئێران. خێڵی جەلالی و گەڵباخی و پیران لە ناوچەکانی خۆیان هەڵتەکێنران و ڕاگوێزران بۆ ناوچە دووردەستەکانی شیراز و کرمان. ڕاگواستن لە هەر چوار پارچەی کوردستان ترسناکترین سیاست بووە و بە سەدان هەزار کورد بەم جۆرە وەچە لە دوای وەچە لە ناو زمان و کەلتوری زۆرینەدا توێنراونەتەوە و بە یەکجاری ناسنامەی خۆیان لەدەستداوە. قازی محەممەد دەڵێت جەلالی چۆن هەموو بار کران و دەگەڵ هەزاران ماڵی کوردی لایوان هەر یەکە بۆ نقطەیەکی ئێرانی بران. ئەلئانیش بەشی زۆریان کەس نەیزانی چیان لێ هات و چۆن تەڵەف بوون. ئەو دەردەی دایان بە گەڵباخیان کە بە زستان باریان کردن سەدەها منداڵیان دەبەفرێدا قڕبوون و پێیان سەرما بردی و گەیەندرانە شارانی هەرە دووری ئێرانێ و بە ئەشەدی عەزاب بەشی زۆریان تەڵەف بوون و هەتکی ناموس و بێئەفەتیەکی دەو هەموو کاراندا بەسەر کورداندا هات. شەرمێ دەکەم شەرحی بدەم تا ئەوڕۆ بەشەر نەیکردووە. بێجگەل لەوەش پرۆسەی گۆڕینی دموکراتی کوردستان بە شێوەیەکی سیستماتیک کاری لەسەر کراوە. بۆ نمونە کرماشان سیمای کوردبوونی زۆر کەم پێوە دیار ماوە. هاوکات وەک تورکیا ئێرانیش لە ڕێی سەربازگیری زۆرە ملیەوە بە هەزاران لاوی کوردیان ناردووە بۆ شار و ناوچە دووردەستەکان و بەرەکانی شەڕ کە هەزارانیان لێ بە کوشت داون. تەنانەت لە دژی نەتەوەی خۆیشیان کراون بە سوتەمەنی شەڕی لە ناوبردن و سڕینەوەی خەڵکی کوردستان. ئێرانی نوێ هەر لە سەرەتاوە لەسەر بنەمای نکۆڵیکردنی کورد و سەرکوتکردنی بزوتنەوە سیاسی و چەکداریەکان کاری کردووە. سیاسەتی ڕاگواستن و هەڵتەکاندنی بنیادی کۆمەڵایەتی و ژینگە کوژی و زمان کوژی و کەلتور کوژی بە شێوەیەکی سیستماتیک بەڕێوە بردووە بە ئامانجی سڕینەوەی کورد. ئەوەی گرنگە و لەم نووسینەدا نەتوانراوە جێگای بکرێتەوە پرۆسەی پاکتاوی ڕەگەزی و نەتەوەییە لە دژی هەموو ئەو هەرێم و ناوچە کوردیانە کە لە دەرەوەی کوردستانی بەرچاودان. لەوانە لەبەر یەک هەڵوەشاندنی کۆماری کوردستانی سوور و کۆچپێکردنی دەیان هەزار کورد بۆ ناوچە جیاوازەکانی یەکێتی سۆڤیەتی جاران بە تایبەتی لە سەردەمی ستالین. هەروەها کوردانی خوراسان و هەوڵی تاوانەوەیان لەلایەن ڕژیمە یەک لە دوای یەکەکانی ئێرانەوە. ئەنجام دوای کۆتایی هاتنی جەنگی یەکەمی جیهانی و دروستبوونی دۆخێکی ڕێزپەر و پڕ لە زەبروزەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژێکی تایبەت لە چاوەڕوانی نەتەوەی کورد هاتە پێش. ڕۆژێک کە چەندینەوەیە بە درێژایی و 100 ساڵی ڕابردوو باجەکەی دەدەن. بە دڵنیایی نەوەکانی داهاتووی نزیکیش بە ناچاری ئەو باجە دەدەن. هەموو ئەو دۆخەش خۆی لە چەمکی نکۆڵیکردندا دەبینێتەوە. نکۆڵیکردن وەک پارادایمێکی هاوبەشی هەر چوار دەوڵەتی داگیرکەری کوردستان. چوار دەوڵەت لە درڕندەیی و مرۆڤ کوشتندا هەموو سنوورەکانی کۆلۆنیالیزمی تەقلیدیان بڕیوە. دۆخی کوردستانی عوسمانی دوای جەنگ کە بریتی بوو لە دابڕاندنی پارچەکانی کوردستان و بەردەوامبوونی خراپتری پەراوێزخستن و لە دەستانی هۆش و ئاگایی بەهۆی هاوئاینی و ناساندنی وەک بێگانە و بە ئەوی دیکەکردنی کورد هەموو ئەو خەسڵەتانە دەستپێکی نکۆڵیکردنێکی بەردەوام و کۆمەڵکوژی و کرانەوەی دەرگایەکی پڕ لە کارەسات و نەهامەتی بوو بۆ کورد و کوردستان. ئەم خەسڵەتانە لە خودی خۆیاندا زەمینەسازیەکی گەورە بوون بۆ درێژبوونەوەی داگیرکاری دەسەڵاتی بێگانە بەسەر ڕۆحی نەتەوەی کورد و خاکی کوردستان. هەر لەو پێودانگەشەوە لە دووتۆی لێکۆڵینەوە و خوێندنەوەی وردی ئەو مێژووە و ڕەفتار و سیاسەتی داگیرکەران دەتوانین ئەو داگیرکاریە ناوزەت بکەین بە کۆلۆنیالیزمی هەرێمی و گەلە کۆمە وەک پارادایمێکی هاوبەش لە چوارچێوەی سیاسەتی نکۆڵیکردندا. هەموو ئەو پەیمان نامە و ڕێکەوتن نامە و لێ تێگەیشتنە ئاشکرا و شاراوانەی کە هەر چوار دەوڵەتی داگیرکەری کوردستان دوو و سێ و چوار لەو 100 ساڵەدا بەستویانە دەکرێت وەک گەلە کۆمە و ڕەفتاری کۆلۆنیالیستانە وەسف بکرێن. دۆخێک کە هەڵگری هەمان ئەو خەسڵەتانەیە کە کۆلۆنیالیزمی ڕۆژاوە لە دژی بە کۆلۆنیکراوەکان ئەنجامیان دەدا ئەوە ئەگەر بە زیادەوە خراپتر نەبوو بێت. لەم بەشەدا دۆزینەوەی خەسەتەکانی کۆلۆنیالیزم لە پەیوەندی بە پرۆسەی جنۆساید گرنگی زۆری پێدرا. لەو ڕووەشەوە
هەم خەسڵەتەکانی کۆلۆنیالیزم و هەم ڕەفتارەکانی جێنۆساید لە پەیوەند بە کۆلۆنیالیزمەوە خرانە بەرباس و لێکۆڵینەوە. جەختکردنەوە لەسەر چەمکی کۆلۆنیالیزم بەتاڵبوونەوە و بێکارایی چەمکی داگیرکەریە لە زێهنیەتی دەستە بژێری کورد و چۆنیەتی مامەڵەکردنیانە لەگەڵ پایتەختەکانی هەر چوار دەوڵەتەکە. دەستە بژێری سیاسی کوردی بەشی هەرە زۆری ئەو گوناهە لە ئەستۆ دەگرن. ئەوان تا ئەمڕۆ نەیانتوانیوە وەکو ئازادی خواز و سربەخۆیی خواز ڕەفتار لەگەڵ چوار دەوڵەتەکە بکەن و وەک داگیرکەر چاویان لێ بکەن و مامەڵەیان لەگەڵدا بکەن و تیان بگەێنن کە ئەوان هێزی کۆلۆنیالیستن و دەوڵەت و وڵاتەکەی ئەوان وەک نیشتمانی خۆیان ناناسن، دەمرن بەڵام نایانەوێت ژێر دەستە بژین. سووربوون لەسەر نکۆڵیکردن، کوردوفۆبیا، لە مرۆڤ خستن و زەمینە سازی بۆ هەر ڕێکارێ کە دەسەڵاتی کۆلۆنیال بیگرێتە بەر، بە تایبەتیش سیاسەتی بە عەرەبکردن و بە تورککردن و بە فارسکردن بەشێک بووە لە استراتیجەتی هەر چوار وڵات لە چوارچێوەی گەلەکۆمەیەکی هەرێمی هاوبەش و ئاشکرا. ئەو سیاسەتە لە سریلانکا دوای کشانەوەی کۆلۆنیالیزمی بەریتانی لەو وڵاتە دەسەڵاتی سەنهالیەکان بە هەمان مکانیزمەوە سیاسەتی بە سەنهالیکردنی گرتەبەر. هەر بۆیە دەیمین شۆرت لە کتێبی پێناسەکردنەوەی جێنۆساید بە وردی بە دوای ئەو پەیوەندیەدا گەڕاوە کە لە نێوان کۆلۆنیالیزم و جێنۆسایددا هەیە و توانیویەتی بەدەیان بەڵگە ئەوە بسەلمێنێت کە ئەگەر کۆلۆنیالیزم وەک سوپاو بوونێکی فیزیکیش لە وڵاتە کۆلۆنیەکاندا نەمابێت، ئەوە ئەو ڕژیمە داگیرکەرانەی کە کۆلۆنیالیزم دوای خۆی بەجێهێشتون درێژە پێدەری هەمان مۆراڵی کۆلۆنیالیزمن. بۆیە ڕافایل لیمکن کە داڕێژەری پێناسەی جێنۆسایدە و نەتەوە یەکگرتووەکان خستوویەتە ناو ڕێکەوتن نامەی نەهێشتنی جێنۆساید، پێ لەسەر ئەوە دادەگرێت کە جێنۆساید بە سروشتی خۆی خصلەتێکی کۆلۆنیالیزمە. ئەمەش بۆ مانایە دێت لەکوێ جێنۆساید هەبێت دەبێت بە دوای ڕەهەندەکانی کۆلۆنیالیزمدا بگەڕێین. لەو ڕوانگەیشەوە هەر چوار دەوڵەتی داگیرکەری کوردستان وەک مۆدێلێکی تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێکەوە کۆکن لەسەر ئەو پارادایمانە و لە چوارچێوەی سیاسەتێکی دوژمنکارانە بە خەسڵەتەکانی کۆلۆنیالیزم پەیڕەویان کردوون. خاوەنی نیشینگەکردن و ڕاگواستن و لەناوبردن و هەموو تایپەکانی جێنۆساید بوون. پرۆسەی بە تورککردن، بە فارسکردن و بە عەرەبکردن بە فراوانترین شێوە و بە سوودوەرگرتن لە هەموو ئامرازەکانی دەوڵەت و سامانی بەردەستیان هەوڵی سڕینەوەی کوردیان داوە. تا ئەمڕۆکەش لە سووریا و تورکیا و ئێراندا زمانی کوردی بە فەرمیش نەبێت بە نافەرمی قەدەغەیە. زارا محەممەدی سمبولی قەدەغەکردنی زمانی کوردیە لە چارگەی یەکەمی سەدەی 21.